ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش جاریشتر لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە لەگەڵ ئەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم کاتت بار ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت بوێتە ئێستا. ئێوارەی تۆش باش، هیوادارم تۆش باش بێ. سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانمان. بەتە لای ئێمە ئێوارەیەوە ڕەنگە لە کوردستانی عێراق شەو بێ. بەرحاڵ بەبێەوە بڵێم کە چەند دقەیەک دواکەوتین بە پۆزش بۆ دواکەوتنە باسەکانمان کە بۆ ئەم بەرنامەی ئەمڕۆ بڕیارمان لەسەر داوە ئەمانەی خوارەوەن فراوان بوونەوەی ناڕەزایەکان لە هەرێمی کوردستان لە ساڵیادی شۆڕشی 1970 ئێران، درێژەی هەوڵەکانی ترامپ بۆ پاکتاوکردنی فەڵەستینەکان لە غەزە. من پێم باشە هاوڕەحمان بەم باسە دەست پێ بکەین کە فراوانبوونەوەی ناڕەزایەکان لە هەرێمی کوردستان چیمان پێڵێ و ئەم بڵین گۆڕانکاریە نەوعیە کە لە ناڕەزایەکانە پێک هات لە چەند ڕۆژی ڕابردووە پێماوە پێرێ بوو کە ماگرتنێکی سەرتاسەری فراوان شاری سلێمانی گرتەوە، بەشێکی زۆری دوکان و بازاڕەکانی شاری سلێمانی داخران وەکو پشتیوانی نیشاندان و هاوپشتیکردنی ئەو مانگرتنە کە مامۆستایان پێهێستا بوون و سەرنجام لە کەرنەڤاڵێکا وەک خۆیان ناوێناوە بۆ پشتیوانیکردن لە مامۆستایان ئەوان مانگرتنەکەیان شکان کە دیارە هەواڵێکی خۆش بوو بەو جۆرەکە ژیانی هەندێکیان لە مەترسیا بوو. ڕاستیە شکاندنی ئەو مانگرتنە ژیانی ڕزگارکردن لە هەمان کاتە ئەو مانگرتنە بۆ خۆشی چەند ڕۆژی ڕابردووە ماهیەتیان دەسەڵاتی نیشانە کە چەنێ بێ کەمتەرخەمە، چەنێ بێ دەربەستە، چەنێ تەنانەت لە ڕووی لیاقەت و ئەدەبیاتی قسەکردن و ڕوبەڕووبوونەوەی و ناڕەزایەکانی خەڵکیش چەندێک لە ئاستێکی زۆر بێدەربەستانەیە لە بەرامبەر بێبەرپرسانەیە لە بەرامبەر ئەو ناڕەزانەیە مامەڵاکە. ینی کۆمەڵە تەسریحات و کۆمەڵی قسە و کراون کە بەڕاستی قسەی سەرجادە و ناوبازار و ئەوانن کە ئینسان لە کاتێکا کاگای لە خۆی نییە ڕەنگە بیکایە خودتە ممکنە خەڵکانێک کە زۆریش بێ پرنسیب بن شەرم بکەنەوە قسانە بکەن، بەڵام دەسەڵاتداران و کاربەدەستانی کوردستان ئەو شانە و دەربڕینانە بەرامبەر بە خەڵک بەکاردێنن بەبێەوەی دواتر لە خۆیان پرسن کە ئەوان چۆن نەتوانن بەرپرس و کاربەدەستی کۆمەلگایەک بوون و چۆن نەتوانن هیچ پەیوەندیشیان لەگەڵ کۆمەلگایە بمێنێ وەختێک ئاوا ڕوبەڕووی ناڕەزاییشی بەرهەقی وەکو ناڕەزایی مامۆستایانە بنەوە. کەم جێگایە لە دنیای خەڵک بۆ وەرگرتنی موچە پێویستی بەوە بێمان لە خواردن بگرێەوە ژیانی خۆی بخاتە مەترسیەوە. ینی لە ڕاستیە لە بەرنمەکانی تریشا من باسیەوەم کردووە ئەم ناڕەزایی نیشاندانە بەم شێوازە زۆرتر مۆدەوە زۆرتر بڵین باوەکە لە زیندانەکان ئەمە ئەنجام بدرێت لە جێگایەکە کە ئینسان خەڵکێکە لە زیندانایە لە ڕاستیان ناتوانێت دەسەڵاتی هەموو دەربڕینی هەموو ناڕەزاییەکی نییە. خۆ پیشاندان و مانگرتنی ژۆر بە ژۆروانە مشینە کاریگەری لەسەر زیندانەبانان دانەنێ هەر بۆیە دەست بۆ ئەمە بە وەڵام دیارە ئەمە نیشانێدا کە کوردستان لە ژێرسایی دەسەڵاتی پارتیوێکێت یا زیندانێکی گەورەیە و ئەم خەڵکەکە مانێن لە خواردن گرتووە لە ڕاستیە بە نوێنایەتیکردنی هەموو کۆمەلگا ناڕەزایە دەرەبڕن. یەکەم هەروەک عنوانی بەرنامەکە داناوە فراوان بوونەوەی ناڕەزایەکان بۆ خۆی نیشانەی فراوان بوونەوەی زوڵم و ستەمە، فراوان بوونەوەی ئەو زۆر وتنەیە لەلایەن دەسەڵاتەوە ئەویش لەسەر نۆرماڵترین حەقێک کە هەبێ کۆمەڵانی خەڵک لە کرێکارەوە گرتوێتی تا مامۆستا تا فەرمانبەر تا هەر کەسێک کە لەو کۆمەلگایە کارەکە ئەویژەوەی بێ حەقەکەی بدرێتێ، حەق دەستەکەی بدرێتێ، موچەی بدرێتێ. من ڕۆژ نییە لە مێدیاکانی کوردستانی عێراقەوە بەداخەوە ئەبینم ئەوی لەسەر ئەم سادەترین شتە کە ئەویش باسی موچەیە چ لە ناو خۆی هەرێمی کوردستانە چ لە کێشە لەگەڵ دەوڵەتی ناوەندی لە بەغدا کێشە لەسەر بژیوی کۆمەڵانی خەڵک نەبێ و هەمیشە دایم بە ناتەواوی بە چەند مانگ دواکەوتون یەک مانگ داکەوتون لە موردەیە بەرحاڵ کێشەی لەسەر هەیە ئەو پەڕی بێ دەربەستی ئەو دەسەڵاتەیە چ لە مەرکەزی عێراق
چ لە کوردستان و ئەم زوڵم و سۆرە گەشت وا فراوان بۆتەوە کە تعدادێ لە مامۆستایان بە تەوری واقعی لە جەستەی خۆیان مایاندانا ئەوەی مان لە خواردن ئەگرن خۆشیان پێشەوەی دەست پێ بکەن زانیویانە چه ئاسەوارێکی خراپی بۆ جەستەی ئەوان و بۆ درێژەی ژیانیان نەبێ بەڵام واقعێتەکەیەوەیە تاوجێ ئەگەڕێتەوە بەوەی کە جەسوورانە بۆ دفاع لە مافی خۆیان و باقی مامۆستایان نەکرد مامۆستایان بۆ موچەخۆرانی کۆمەلگای کوردستانە و کاریان کردووە دەستیان خۆش بێ یەکێ وەک من تۆ ڕەنگە شێوازی مانگرتن لە خواردنمان پێ شێوازێکی زۆر کارساز نەبێ بۆ پێشچوونێ خەباتێکی بێوچان بەڵام ئەوە نیشانەی ئەوە نییە کە ئەم مامۆستایانە بە ئەو پەڕی جەسارەتەوە عاقبەت حەولیاندا دەنگێک بەرزکەنەوە دەنگێکی ناڕەزایەتی گەورەیان بەرز کردەوە لەم بابەتەوە دەستیان خۆش بێ زۆر لەو بابەتەشەوە دەستیان خۆش بێ کە پێرەکە دەستیان لە مانگرتنەکە هەڵگرت کەسانی دڵسۆزیش ئەوەیان پێوتن و هیوادارم هەر بە پانوبەرینکردنەوەی ئەم خەباتە جەماوەریانە جێگای ئەوە بگرێتەوە کە مانگرتن لە خواردن و ئەوانە نەبێتە باو ئەوە لەو بابەتەوە بەنەزەرم چەند شت جێگای سەرنج بوو ئەوێژەوەیە ئەو پشتیوانیە جەمەی ئەم مامۆستایان و پشتیوانی لێکردن زۆر زۆر بەرچاو بوو زۆر شتێکی شەفاف بوو دەستی هەموو کۆمەڵانی خەڵک هەموو ئەو هێز و جەریان و لایەنانەی کە تێکۆشان بۆ بەدەستێنانی ئەم پشتیوانیە و چوون لە نزیکەوە پشتیوانیانە لام کرد دەستیان خۆش بێ بەنەزەرم لایەکی دیکەشەوە ئەوەی ڕۆژی ئاخر من ئەوەی کە تاقیبم کردبێ لە کوردستانی عێراق بۆ یەکەم جار پێم وابێ یا نازانم مەگە بۆ یەکەم جاریش نەبوو بێ ئەمە یەکێک لەو دەگمەنجارانە بوو کە دوکان و بازار داخران مانگرتنی گشتی کرا لە شوێنی کار لە هەر جێگایەک بەنەزەرم ئەمە تەجروبەیەکی زۆر زۆر باش بوو بە شێوەیەکی زۆر شایستە هەموو مانگرتنە گشتیە ڕاگەیەنراو هەم لەو تەریقەشەوە کرا بە و کارنەواڵی پێشچوونی خەباتەی کە تۆ ئشارەت پێکرد هەموو ئەمانە لایەنی زۆر پۆزیتیو لایەنی زۆر باش لە فراوانبوونەوەی ئەم خەباتە جەماوەریەیە ئەوە لە عین حاڵە بەنەزەرم ئەوەی تۆش ئشارەت پێکرد لەم پرۆسەشدا ماهیەتی ئەوەی پێی ئەڵەن دەوڵەتی ئیقلیمی کوردستان یا ئەم دوو حزبی حاکم پارتی و یەکێتی زیاتر دەرکەوت پرۆژە و پرۆگرام و بەرنامە و حکوومەتیان بەڕاستی دژ بە مافەکانی سەرەتایی کۆمەڵانی خەڵکە کە لەژێر نێوی کوردایەتی ئاڵان زیاتر لە 30 ساڵە خۆیان بە زەبری هێزی میلیشیاش خۆیان داسەپاندووە بەسەر خەڵکی کوردستانە هیوادارم ڕێچکەی ئەم خەباتە جەماوەریە بەرەو ئەوە بڕوا واقعان ئالتەرناتیوێکی حەقخواست بەرابەری خواست ئازادی خواست زیاتر بەرزەفە بێتەوە و کە مەجال بدا بەوەی ئیرادەی جەماوەر ئیرادەی کرێکار و هەرو مامۆستایان و ژنان و ئازادی خوازانی ئەو کۆمەلگایە لە شێوەیە وەکە و ماوە کورتەی ساڵی 91 شوراکان بەوتاتن بەم شکڵە حاکمیەتێکی ڕاستەوخۆی جەماوەر و شورایی دابمەزرێ بجێ ئەم دەسەڵاتە سەر و خەڵکیەی کە ئەم ڕۆژە ڕەشیانەی تووشی کۆمەڵانی خەڵک کردو سەرنجام یەک شت لە ئەم ناڕەزاییانەیە هەوڵە ڕەحمانکە بینرێ ئەویش بێدەربەستی دەسەڵاتە بەرامبەر بە مامۆستایان نابەتەنها بەرامبەر بەو توێژە ماندووە بەو توێژە کاریگەرە لە کۆمەلگایە کە بەڕاستی ئەرشی پەروەردەکردن و ئەرشی فێرکردنی مناڵانە لە ئەستۆگرتووە بابەتەکە هەر ئەوە نییە بابەتەکە زۆرتر بێدەربەستی نیشاندانە بەرامبەر بە ئایندەی نەوەیەکیش کە ئەم مامۆستایانە پەروەردەیەکەن یعنی جۆرێک ئێمە لە کوردستانە بڵێن تقریبەن هەموو بوارەکانی ژیان لە تەندروستیەوە بگرە تاکو
خوێندن تاکو هەموو ئەو بوارانەی ژیان کە ئیمکاناتی پێویستە و ئەوان ناتوانێت کاریگەری هەبێ جیاببوونەوەیکی چینایەتی گەورە ڕوویداوە ئەو شوێنەی کە دەوڵەمەندان سەیرانی لێکەن و شوێنە نییە کە هەژاران نتوانن بۆ بچن ئەو جێگایە کە دەوڵەمەندان مناڵەکان نتوانن بنێرن بۆ خوێندن تایدا و قوتابخانانە و قوتابخانە هی هەژارەکان نییە هی خەڵکانی کارگەر و زەحمەکێش نییە و ئەو خەستەخانانەی دەوڵەمەندەکان تایە نەخۆشەکانی خۆیان چارەسەرەکەن وانە بە زەحمەت و زۆر زۆر دەگمەن مەگەر بە کۆمەکی ئەموو ئەو هەژارێ بتوانێت تەنانەت پشکنینێکی تیا ئەنجام بارچژایەوەی کە چارەسەری تیا بکە ئەم بوارانە بەم جۆرە جیابوونەتەوە و کاریگەری ئەم بێ دەربەستی دەسەڵات ڕاستەوخۆ ئاراستەی ئەم بەشە لە کۆمەلگا کراوە کە لە ڕاستیە ماندووترین بەشی کۆمەلگاوە ئەوەیە کە کۆمەلگا لەسەر شانی ئەوە چرخێ خەڵکیی کاگەر و زەحمەکێش خەڵکێکە بترکەرتی خزمەتگوزاری بێ بەرهەمهێنان بێ هاتوچۆ بێ هەرچیەک بێ لەسەر شانی ئەوانن کە ماندووی ناو ئەم کۆمەلگایەنەوانی کە ئەوانە کام کۆمەلگایە چرخێنن بەڵام ئەوان لە بەرامبەر بێدەربەستیەک و بێبایەخێکی یەکجار ئاشکرایە لەلایەن دەسەڵاتەوە بەرەو ڕوون و ئەم ئیهمالکردنەوە و گوێپێنەدانی ناڕزایی مامۆستایان بەشێک لە بابەتی ئەوەیە کە بایەخ بەم کۆمەلگایە نادەن بە هیچ جۆرێک ینی ئەم دەسەڵاتە هیچ شتێکی مشتەرەک و هاوبەشی لەگەڵ ئەمانە ماوە ئێمە هەمیشە کەوتومانە کوردایەتی نوێنەرایەتی بەرژەوەندەکانی خەڵک ناکە باسەکە لەسەرەوە بۆ کوردایەتی نوێنەرایەتی بەرژەوەندی و قازانجی چینی سەرمایه‌دار و چینی باڵادەستی کۆمەلگاکە و ئەموو ئەو شتانی کە کۆمونیستەکان لە ڕابردووە لەسەر پارتی وێچێتی و کوردایەتی ئەیانەتەوەوانە ئەمڕۆ ئەم ئەحزابانە خۆیان بە دەپەنجە و بە پەنجەی کردەوەی خۆیان بۆ ئێمەی مۆرەکەن و ئیمزاکەن کە ئێمە ڕاستمان و تۆوانمان باش ناسیوە قسەکە زۆر ڕاستە لە درێژەی و قسانەی کە تۆڵی ئەمەی دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئەڵان نێویشی دەوڵەتی هەرێمە ئەمە دەسەڵاتێکی سەر و خەڵکی بێگانە بەخواست و ئامانج و بەرژەوەندەکانی بەرینی کۆمەڵانی خەڵکە زۆر ڕاستە ئەمە دەسەڵاتی چینی چەوسێنەری کۆمەلگای کوردستانن یەک شتم وە بیردێتەوە ئەوڕە شەماڵ ئەویش مارسی ساڵی 91 وەختێ ئەو ڕووداوانەی ئەوێ ڕوویدا هەر لە دەست پێکەوە وەختێ یەکێتی و پارتی قولی خۆیان لە شاخەوە گەڕابوونەوە و ساڵها خەباتی کوردایەتیان کردبووانە واقعان هەفتەدە ڕۆژی ئەوەڵ دەسەڵاتی چیان نەبوو من بۆ خۆمەوە کات لە شاری سولەیمانیە بوو مەگەر لە بیرت بێ سەردانی هەولێرمان کرد و ئەو کات هەر لەو ماوە کورتە بە هیمەتی کەسانی وەک ئێوە ئەوە خەباتکارانی کرێکاری خەباتکارانی جەماوەری شوراکان لە گەڕەکەکان پێکاتبوون لە شاری سلێمانی شاری هەولێر لە ڕانیەتە ئەوجێ ئەگەدار بووم خێرا ئەو بۆشاییان پڕکردبەوە بەبێ ئەوەی هیچ ئیمکانات و بودجەیەکیشیان لە بەردەسابێ حەوریانەدا عاقبەت بە کۆمەڵانی خەڵک بڵێن ئەگەر ڕژیمی نەگریسی بەعز ڕۆیشتووە خۆمان نتوانین چارەنووسی خۆمان بەدەستەوە بگرین لە ئەمنیەتمانەوە لە هەلومەرجی ڕۆژانەی ژیانمانەوە ڕێک بخەین بەڵام هەردوای هەفتەیەک بەهێزی چەکدارەکان بوون بە زەخت بوون بە فشار لەسەر تەجروبەی شوراکان وەختە ئەو کات ئێوە کۆمۆنیستەکان ئێوە هەڵسۆراوانی شورایی و ئێمەش کە ئەو کات من بە خۆم لە کۆمەڵە سازمانی کوردستانی حزب کۆمونیست فعالیتمان کرد حەولمانەدا هەر ئەم واقعیەتە بە کۆمەڵانی خەڵک بڵین یەکێتی و پارتی و ئەم دەسەڵاتی هاتووە ئەمانە ئەحزاب و دەسەڵاتێکی چەوسێنەرە بن سەروی ئێوە بن قازاز و بەرژەوەندەکانی ئێوە ناپارێزن هەر لەو کاتەوە جیلێک بوو نەسلێک بوو بە تایبەت لە نێو کرێکار و خەڵکی ڕۆشنبیر و ئازادی خوازە ئەمەی ئەزانی بۆ یەکانێ بەرهەمەکەشی هەتا شوراکان بوو بەڵام هێشتا کوونەمە زۆر گشتی نەبوو زۆر هەمەلایەنە و جەماوەری نەبوو ئەو ڕۆکە ئەبینی نەکرد ئەم دەورەیە و لەم خەباتە جەماوەری ئەم ساڵەدا لە ساڵانی پێشووتریشەوە بە تەجروبەیە کە لە حکوومەتی پارتی و یەکێتی هەیەە ئەم قسانە واقعەتی خۆی دەرخستووە کە ئەمانە دەسەڵاتی چینی چەوسێنەرن
وەک لە هەموو جەیەکی دنیا هەن بەڵێ ئەوان عقبە سەر و سامانێکیشیان داوە بە اقتصاد و بە ئیدارەجات و بە زۆر ڕەوش لە کوردستانە بەڵام لە خزمەت کێیە ئەمڕۆ کرێکارانی ئەو کۆمەلگایە مامۆستایان خەڵکی بەشمێنەت ژنان ئازادی خوازان هەفتاوێ لەوە پێش من لە تەلەڤیزیۆن ڕووداوە ئەم دی نزیک بە 2000 کەس لە کەسانێک چوون 6 ساڵ دەرسیان خوێندووە جامعیان تەواو کردووە بوونەتە پزیشک ئەبێت دابمەزرێن بۆەوەی تەجروبەکەیان نەبێ بەژێر خۆڵەوە دانامەزرێن نائیلاج دەستیان داوەتە خەبات و بڵێنە بێ دابمەزرێن ئەمە کێ ئەمە ناکە ئەم دەسەڵاتەیە بەڵام ئەو دەسەڵاتە بۆ سەرمایهدارانی کوردستان بۆ چینی چەوسێنەر لە کوردستان بەڵام بەهشتیشی دروست کردووە لە دهۆک و لە هەولێر و لە سولێمانە لە خۆ نیە نێوی فەرعەونەکانیان لەسەرداناون لە ئین حاڵە خۆیان وەکو کاراکتری ئاشتی و ئارامیش نیشان دەدەن هەر ئەمڕۆکە نەچیروان بارزانی سەرۆکی بە ئیسلاح هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاڵمان و سبێنەچێ لە کۆنفرانسی میونشن شرکت دەکا ئەیانوت بۆ یەکانە داوت کراوە وەکو کاراکترێکی ئاشتی و ئارامی لە منتەقەکەدا بانیان کردووە یەکێک نییە هەر لەوێنە یەخەی بگرێ بڵێ تۆ لە هەلومەرجێک و هاتووی هەر 2-3 ڕۆژ لەوە پێش لە دێگەڵا مامۆستایان و پشتیوانی مامۆستایانتان دایە بەرتەقا نائارامیتان بەسەردا سەپاندن نائەمنیتان بەسەردا سەپن جوابی خواستەکانتان نەداوە تۆ لە هەلومەرجێکەوە کە هاتووی ئێستا بەشێ زۆر لە خانە نشینان و مامۆستایان و کرێکاران و خەڵکی ئەو کۆمەلگایە موچەی بەدەست نەگەیوە و گویا گەیشتۆتە گیرفانی ئێوەی دەسەڵاتەکەتان و پیان نادەن ئەمە واقعەتێکی تاڵە فقط ئەم ڕۆشنگەریانە بۆ ئەوە پێویستە سەفی خەباتی جەماوەری کرێکاری جەماوەری وشیارتر ڕێکخراوتر سازمانتراوتر هەروەک جاری پێش و باسمان کرد ئەوژەوەیە بەشکلی ئالتەرناتیڤە وردەوەدا خۆیان ساقکە نەبێ ئەمانە بەڕاستی بڕۆنە کەنار دەسەڵاتی ئەو کۆمەلگایە بدێ بەدەست ساحەبانی ئەو کۆمەلگایە کە هەر ئەو کەسانن کە تۆ باسەدر کارەکەن زەحمەتە کێشن ئەو کۆمەلگایە لەسەر شانی ڕەنجی ئەوان ئەچەرخێ بەڵام خۆیان بێبەش لە هەموو شتێ من ڕاستیەوە نەزانی بوو هاورە ڕەحمان کە نێچوان بەرزانیت چێ بۆ منشن و ئەو بەشداری هەرم ڕۆگەیشتۆتە ئەمە بە بڵێن بانگەوازی تۆ نەوێ بەڵام بۆ خۆم بە ژوحاڵی خۆم هیچ بڵێن بێدەربەستم لەوە دیارە لەم ستۆکۆڵمە بووە بێگومان لەگەڵ هاوڕێیان و لەگەڵ کەسانێکە کە لێرەیان ناسن لە ستۆکۆڵمە کۆ بووینەوە و هەر وێنەی ئەو خۆپیشاندەرانەی کە لە دێگەڵە بۆ جۆرە پەلاماردران بە گازی فرمێس ڕێژ و وەکەوەی کە پەلاماری کۆمەڵێک ئاشوبگەر بدەن یاخود کۆمەڵێک چەک بەدەست بدەنوانە لیان ڕاستان لە ڕاستیا وێنەی ئەوانە ئەمان بردە سەر جادە و خۆپیشاندانێک و ناڕزایەکی گەورەمان لە بەرامبەریا نیشانەدا لە هەر گوێیەک سەرکە لە ئێمانە دەرکەوێ حەقیەوەیە ناڕزایی لە بەرامبەرا دەڕۆی نەگەر لە کوردستانە و لە هەولێرە ئەوانە توان دەمی خەڵک داخەن ئێمە لە دەرەوە دەستمان ئاوەڵایە بێگومان لە ستۆکۆڵما بواە بە هەر شۆرێک وایە ئەماتوانی خەڵک کۆکەینەوە ئەو ناڕزای دەربڕینەوە من لێرە شەوە بەڕاستی خواستم ئەوەیە بانگەشە ناکەڵام خواستم ئەوەیە و هیوا ئەخوازم کە چالاگوانان و هاوسوڕاوانی ناڕازی لە دەسەڵاتی هەرێمی کوردستان و ئەو سیاسەتە دژی ئینسانیانەی کە لە کوردستانە پیادەیەکەن لە دژی خەڵکیانەی کە پیادەیەکەن لە بۆ نابێدەنگ نەبوونەوە فرسەتە بخۆزنەوە بۆی کەوا ناڕزایە نیشان بن و لە بەرچاوی دنیا نیشانی بن کە نێچیوان بەرزانیە و ئاشتی خوازنیەکە ئیدعایەکە تاو کاتە ئاشتی خوازەکە خەڵک بێدەنگە و دەستەمۆی و قسە ناکار کاتێک زمانیان گەڕا و دەنگیان بەرز کردەوە ئەوانە و دەم هیچ ئاشتی خوازیەک و هیچ هێمنیەک و ئارامێکیان لە بەرامبەرە بە خەرج نادەن بە پێچەوانە و زۆر دڕندانەوەکو هەر دیکتاتۆرێک و ئیستیبدادێکی تر وەکو هەر دەسەڵاتێکی سەرکوتگەری تر پەلاماری خەڵکەدە زۆر باشە بڵێ ئەگەر قسێک ماوە لەسەرم بابەتە بەڵە زۆر ڕاستە نامەوێت لەوە زیاتر پێما بە قسەکە تەکمیلە و جارێکی دیکە واقعان دەستخۆشاناکەم لەو مامۆستایانەی کەمانیان گرت لەو خەڵکە کە ئاوا بە جەماوەری پشتیوانیان لێکردن
بە تایبەت لە هەڵسۆڕاوانی چەپ و ئازادیخوازی کە بەڕاستی زۆریان زەحمەت کێشە لە هاوڕێ بەهار منزر و ئەو تۆڕە و ئەو ڕێکخراوەی کە ئەو کاری لەگەڵکردن ئینسان ئەیدی چەندە ماندوو بن لە هاوڕێیانی حزبی کوردی کاریگەری کوردستان و هەڵسوڕاوانی چەپ و ئازادیخوازی دیکەی کە بە نەزەرم زۆریان زەحمەت کێشە بۆ فراوانکردنەوەی ئەو خەبات و ناڕەزایەتی کە ئەو ڕۆژانە بەرجەستە بوو. زۆر باشە دەستخۆشکەوە بچینە سەر بابەتێکی تری باسەکانی ئەمڕۆمان کە ئەویش ساڵیادی شۆڕشی 1970 ئێرانە. ئەم ساڵیادە و ئەم باسا کە هەموو ساڵێک یادیەکرێتەوە پێم وایە بێتتر ئێستا ئەم ساڵ بوو بە 46 ساڵ سەر ئەم شۆڕشەیە کە لە ڕاستیال گۆڕێکی زۆر گەورەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە پێکهێنا، بەڵام هەموو ساڵێک ئەم یادا بێتە جێگەی مشت و مڕ و قسە و هەندێک جار پێکدادانی بیر و بۆچوونی جۆر بە جۆر جیاوازی لە ناو ئەوانی کە پیانوتری ئۆپۆزیسیۆنی ئێران. بەشێک لەم شۆڕشە پەشیمانن و بەشێک نەکرد پەشیمانن لە سەرەتاوە دوژمنی بوون ئەوانەی کە لایەنگرانی شان تا ئێستا لە دەرەوە بە جۆرێک بە ناوی نەکبەت باسیەکەن وەکەوەی کە نەکبەیەک بێت وەکەوەی کە ماڵوێرانیەک بێ بەسەریان هاتوێت کە دیارە ماڵیێوان وێران بۆ، بەڵام لە ڕاستیە ئەم شۆڕشەوە ئەو پەلامارەی کە خەڵک دای دژ بە ڕێمیشا دووبارە جێگای ستایشکردنەوە جێگای پێشوازیکردنە لە هەموو جۆڵانەوەیەکی لەم بابەتە. ئەو کات بێت و ئێستا بێ گۆڕانکاریی جددی بوو لە دۆخی ناوچەکەیا پێکات. بەرەنجامەکانی دیارە حتمما مەرجنیە لە بیدایەت و لە سەرەتای ئەو ڕاپەڕینەوە شۆڕژێران ئەویان مەبەست بوو بێ ئەویان ویست بێ. شۆڕشێکی گرنگی جەماوەری بوو بە سەرکەوتن نەگەیش ئاماجەکانی خۆی نەپێکە، ئەتوانین بڵین بە شکست هێنرا بە جۆرێک بە پیلانی جۆر بە جۆرەوە بە هۆی کەم و کوڕی جۆر بە جۆرەوە سەرنجام بە ئەنجام نەگەیش، بەڵام ئەمە هیچ لە بڵین شکۆداری وە لە ئەو بەرزنرخاندنەی کە پێویستە ئێمەمانان بیکەین کەم ناکاتەوە. من ئاوایە بیرم پێما بێت تۆش بۆ پێیەکە ڕەنگە هەرو کاتە بڵێ شۆڕشیێران بۆ تۆ یادەوەریەکی زۆر تایبەتە. من بیرم دێکە گوێم لە ڕادیۆکە ئەگەر لە ماڵەوە کە 11 ساڵ تەمەنم بوو و کاتە زۆر دڵخۆش بووم بەوەی کە یا 12 ساڵ تەمەنم بوو و کاتە زۆر دڵخۆش بووم بۆی کەەوە شۆڕشێکی لەم بابەتە ڕوویداوە و ئەم ئاڵ گۆڕکراوە بەبێەوەی کە زۆر تێبگەم کە ئەبعادەکانی چیە، بەڵام شتێکی زۆر دڵخۆشکەر بوو کە ئەوە خەڵک ڕاپەڕین و هەستان و شایەکە خۆی بە زۆردار و گرنگ و مهمە زانیوانە لەسەر تەختێنە لە خوارەوە و تەواوی سیستەمەکەیان گۆڕی وەکو بڵین گەنجێک یا مناڵێکە تازە بێ مناڵێکە تازە هەڵەیە ئەوانە و ئارەزوی ئەوە بوو کە بزانە لە دنیای سیاسەتا چێ و دەم زۆر شتێکی دڵخۆشکەر بوو بۆ من کە دیارە تۆزە لە من گەورەتری باو سڕەکەش ناڕە ڕەحمان لەبەرەوە ممکنێتە وەکو گەنجێک بەشداری ڕاستە خۆشە کرد بێت لەو شۆڕشە یادەوەری زۆر تایبەتی خۆتت دەبێت. ئێستا قسە بۆ تۆ بەجێڵم تۆ لەم بابەتەوە وەڵا لە پێشدا بێ بڵم خۆزگەم بە خۆت کە زۆر گەنجتری لە من ئەو وەختی کە تۆ 11 ساڵ بووی من 90 ساڵم بوو وایە ئاستەوخۆ لە خەباتی جەماوەری و لە شۆڕشی ساڵی 50دا بەشدار بووم. ئەگەر ئەڵێن ئەمە بوو بە 46مین ساڵیادی شۆڕشی 79 ئەبێتە بۆ من ئەبێتە 46مین ساڵیادی تێوەچوون لەگەڵ خەباتی شۆڕژێرانە هەتا ئێستا وەکو ئەولەویەتی ئەوەڵ تازە کەسانی پێشکەسوەت لە من خەباتکارانی بە تەجروبەتر لە ئێمە بۆ خۆیان ڕێکخەری ئەو خەباتون بارزە بوون وابوو. من وەختە ساڵی ئەوەڵی دەستپێکردنی جامعەم بوو لەبەر ئەوەی تێکەڵ خەبات و شۆڕش بووین
جامعەمان بەجێهێشت و دانیشگامان بەجێهێشت و بەرحاڵ ئەو هەستانە جەماوەریەی ساڵی 57 ئێرانی یا 79 واقعاً بوو بەلانکەی پەروەردەبوونی نەسڵێکی زۆر گەورەی خەباتکاری سیاسی بە تایبەت لە نێو چەپ و کۆمۆنیستەکانە و بۆ معنایە بەڵێ یاداوەرێکی زۆر گەورەیە. من پێم وا بە یادکردنەوە لە ساڵیادی شۆڕشی 79 لەو بابەتەوە بە دوو سێ دەلیل گرنگە. یەکەمەوەیە وە بیرهێنانەوەی دەرسەکانی تەجروبەکانی ئەو شۆڕشە گەورەیە بۆ سەر نەکەون. وەک تۆ ئیشارەت پێکرد بۆ بە ئامانجی خۆی نەگەیشت ئەیتوانی بەو مەسیرەیە نەڕوە. ئەوە کە منەڵانی شارەی پێکەم گەورەترین زۆعفی یا کەم و کوڕی یا بۆشایی چی بوو؟ ئەمە لەلایەکی دیکەی بۆەوەی بەناحەق ئاستی نێونەتەوەی و لە زۆر جێگا ئەو شۆڕشە مەزنە نێوێنراوە شۆڕشی ئیسلامی، ئینقلابی ئیسلامی، لە سوورەتەکە دەستپێکی ئەو خەبات و شۆڕشە هیچ بۆن و بەرامەی ئیسلامی پێوە نەبوو. اتفاقاً جمهوری ئیسلامی نەحاصلی سەرکەوتنی شۆڕشی ساڵی 79 بەڵکە حاصلی بە شکست کێشانی شۆڕشی ساڵی 79 بوو. کۆماری ڕەوتی ئیسلامیان بۆیە هێنا مەیدان، بۆیە هاتە مەیدان، هەم خۆی وشیارانە بۆیە هاتە مەیدان، هەم عاقبەت ئەمریکا و بریتانیا و ئالمان و فەڕەنسە و لە کۆنفرانسی گوادۆلۆپێک کۆبوونەوە کە وەختە کارتر ڕێی جمهوری ئەمریکا بوو لەو بەینانەدا مرد. بەرحاڵ ڕەوتی ئیسلامیان هێنا و بەدەسەڵات بۆ بە شکست کێشانی ئەو شۆڕشە ئازادی خوازانە بۆ معنە ڕەوتێکی چەپ و ئازادی خوازی بە سەریا ئەزاڵ بوو. ئەما بێ دەرکەوێت کە بڵێن ئەمە ناحەقێکی گەورەیە نسبەت بەو خەباتە جەماوەریە بەو شۆڕشە جەماوەریە ئەوەی بوو بە شۆڕشی ساڵی 79 اتفاقاً جمهوری ئیسلامی تەواو پێی بێگانە بوو بەڵکو بوو بە وەسیلەی بە شکست کێشانی ئەو خەباتە. لەلایەکی دیکەشەوە پێویستە هەر وەک تۆ ئیشارەت پێکرد شۆڕشی ساڵی 79 دوژمنانێکی زۆری هەر بە ئیستلاح لە نێو ئۆپۆزیسیۆنی ئەمڕۆدا هەیە. لەسەروی هەمویانەوە کۆنەپەرستانی شواخوازن، سەڵتەنەت تەڵەبن، ئەوە ناحەقیان نییە دژ بە شۆڕشی ساڵی 79 بن، چونکی شۆڕشی ساڵی 79 حکوومەتی سەڵتەنەتی پێچایەوە، حکوومەتی سەڵتەنەتیە کە خۆیان ئیدعایانە کرد 2500 ساڵ سابقەی هەیە، جەژنیان بۆ گرت. بە 2-3 ساڵ پێش شۆڕشی 79 محەممەد ڕەزای پەهلەوی کە ئەو وەختە شای ئێران بوو جەژنی 2500 ساڵەی بەرپا کرد و خۆی نێبوو نابوو شاهی شاهانی 2500 ساڵە و پێی وابوو 2500 ساڵی دیکەش عمرەکەن. بەڵام عاقبەت شۆڕشی 57 پێچانیەوە و ئەمڕۆکە داغ لە دڵی خۆیان بەرابەر بە شۆڕشی 57 دەرەخەن. لەم سێلایەنەوە پێویستە ئەگەر نازانم لە درێژەی قسەکانە بچمە سەری یا هەر ئێستا من پێم خۆشە لەسەر یەک هەر یەک لەم مەحوەرانە هەڵوێستەیەک بکەم. من ڕاستی بۆ خۆشم شتێکم لە دڵایە میشەکە لەگەڵ هاوڕیانی ئێرانە قسە و باسەکەم سەبارەت بە شۆڕشی ئێران ئەم شتم بیرێتەوە. لەم ئەخیرانەیە سێمایەک لەمەوە بەربوو لە لەگەڵ یەکێک لە هاوڕێکانە قسە و باسێک سەبارەت بە شۆڕشی ئێران هاتە پێشوە، وتی تۆ پێ دوایە ئەوەی کە لە ئێرانە ڕوویدا ڕژیم چێنج نەبوو. ینی وەستەمەوەیە شۆڕشێکی لەم بابەتە گەورە بێنیتەوە مستەوایەوە ئەو ئاستەی کە بەس تەنها بە ڕژیم چێنجێکی ناوبەری یاخودەوەی کە ڕژێم بۆ ئاڵگۆڕی بەسەرا هاتووە یا ئەوەی کە جمهوری ئیسلامی هاتووە لە جێگای شا دانیشێنراوە، ئەمە بە تەنها بە ڕژیم چێنج ناویبەری یاخود تەنها بە پیلانێکی دەرەوە ناویبەری لە هەموو حاڵەتەکانە ئەم جۆرە تێڕوانینە بۆ ئەم بڵین شکستی ئەم شۆڕشە بە بڕای من تێڕوانینێکی ناتەواوەوە و هیچ شتێک ناداتە دەستی هەڵسوڕاوان و ئەوانەی کە ئەیانەوێت لە شۆڕش و لە تەجروبەی داهاتووە ئەو شتە ڕوو نەداتەوە بتوانن خۆیان ئامادە بکەن. ینی باسەکە تەنها لەسەرەوە نەبوو کە
خەڵک بە بڕوای من بە نەزای من باسەکە تەنها لەسەرەوە بوو کە خەڵک تەوەهومی هەبوو بە ئیسلامەکان یاخود پێی وابوو مەلا مەسەلە نەتوانێت پێشکەوتن خواز بێ یاخود مەلا ئەتوانێت پارێزگاری لە ئازادی و ئەمەدەنیەتی کۆمەلگا بکات و ئەوان ئەوەی هەموو ڕۆژێک لە مزگەوتا پێی و دەیوت ژنەکەت فیتنەیە و خەریکە ماڵت وێرانەکات و ئەبێت ئاگاداری بیت و هەمیشە و دایم خەریکی کۆنەپەرستی بڵاوکردنەوە و تەوهینکردن بە هەموو معنایەک بە هەموو شتەکانی ئینسانی بێ ینی خەڵک بەو ئاستە و بەو ڕادەیە خۆش باوەڕ نییە کە باوەڕ بکە کە ئەمانە ئەتوانن ئاڵگۆڕەکرد لە ژیانیانە پێک بێنن بە ئاراستەیەکی باشتیرات ببن ئەوەی کە ڕوویدا لە شۆڕشی ئێرانە لە ڕوانگەی منەوە ئەوە بوو کە ئامادەیی عملی دەستەی شۆڕژگێڕان یاخود ئەو شۆڕژگێڕانە کە ئانیز ئاڵگۆڕێکی پۆزتیف ئەنجام بدەن ئامادەی عملی لە ئارایە نەبوو مؤسسەی شیعە دامەزراوەی شیعە وەکو دامەزراوەی کاسۆلیکی کەنیسەی کاسۆلیکی وایە سەر و خواری هەیە پەیکەرەی هەیە لە هەموو گەڕەچێکا کۆبوونەوە کا بە خەڵک لە مزگەوتەکانە و بە بەردەوامی مقلید مەراجعی تەقلید هەن ئەم مەراجعی تەقلیدانە بڕیار لەسەر هەموو شتێکەکەن فتوا لەسەر هەموو شتێک دەرەکەن و خەڵک ئینەکە پارەیان لەبەردەسایە ئیمکاناتیان هەیە پارە گۆکەنەوە پارە ئەدەن بە خەڵکانێک کە سەر بەوانە و توانای ڕێخستنیان هەیە ئەمە دامەزراوەیەکە سەرمایهداری وە بۆژوازی ناوخۆی ئێرانی ژەر بە تەنها غەرب و ئەمریکانە هەر بە تەنها ئەوە ناکە ئەمریکا ئەویست بۆ نمونە سۆڤێت و شوورەوی بە ئاوە گەرمەکانی کەنداونەکە خودی دەسەڵاتداران و چینی باڵادەستی کۆمەلگای ئێران کە چینی بۆژوازیە پێی باش بوو بۆ ماوەیەکی دیاریکراوم دەسەڵاتە بادە دەست ئەمەلایەنە لە بریەوەی کەوا وەکو ئەوان باسێکەن و ئەوانە ببێ بە پاشاگەردانی و خەڵکی کارگەر و زەحمەتکێش بێتە مەیدان و لە ڕێگەی دامەزراوەکانی خۆی شوورەکانی خۆیەوە دەسەڵاتی خۆی دامەزبێنێ و ئەوەی کە لە 1970 لە شوورەوی ڕوویا بوو یاخود لە رووسیا ڕوویا بوو بۆژوازی ئیزانی کە بوونچینەمە دووبارە لە ئێرانە دووبارە ببێتەوە هەر بۆیە ئیسلامیەکانی هێناوەکو جەریانێکی فاشستی دواکەوتو کۆنەپەرست کە بێن و ئەم شۆڕشە سەری بە سەرنگونی کە ئەم شۆڕشەوە لە بینی بەرنوە نێڵن بە ئیدەکانی بگا بە ئامانجەکانی بگا ئەمە هەڵبژاردەی چینی باڵادەستی خودی ئێرانیش بوو نەک بە تەنها ئەمریکا و غەرب بۆ ئەوانە بەڵام بەچی ئەماتوانێت پڕکرێتەوە بە بڕای من پڕکردنەوەی ئەم قەڵەشتە بەوە ئەبێ یاخود ئەم کەلێنە بەوە نابێ بە تەنها قسە لەسەر تەبلیغاتکردن بێ ڕۆشنگەریکردن بێ مەلا کۆنەپەرستە مەلا دژی ئازادیە باسەکە لەسەرەوەیە پێویست بەوەکە بەدەیل و ئەلتەرناتیڤەکانی دەسەڵاتی داهات و دامەزێن ئەمڕۆ کە ئێران لە ئاستەنی ئاڵوگۆڕێکی ترایە ممکنە بێتە پێشەوە لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی سیاسیەوە بەبیرهێنانەوەی ئەم دەرسە زۆر گرنگەوە لە بەری قسەکردن لەسەرەوەی تەبلیغاتمان چۆن بێ باسەکە بێتە سەر ئەوەی ئەو ئەلتەرناتیوەی کە ئەبێ کۆمەلگای ئێران لە داهاتووە لە دوای جمهوری ئیسلامی بەڕێوەبەرێ و ئەلتەرناتیوە چۆنچۆنی پێبین و ئەم دامەدەستگای چۆنچۆنی دروست بکەین. من باوە بڵێم لەسەر ئەو بەشە لە چێتۆ زۆر هاوڕام کە ئەم ڕووداوەی لە ساڵی 79 ڕوویدا ئەم شۆڕشەی کە ڕوویدا منیژە و قسانە بیسم هەتا لە نێو هاوڕێیانی چەپ و کۆمۆنیستیشە هەر بە ڕژیم چێنج نێو لێبردنی بەڕاستیەوەش بۆ خۆی زوڵمەکە لە خودی ئەو شۆڕشەی کە ئەو وەختە کرا ئەوە ئەوبەتە نافی ئەوە نییە یا ئەوە ڕەت ناکاتەوە لە نەهایەتە ڕەنگە حەقیقەتێک لەو قسەدا ببێ کە دۆستانێک بڵێن ئەمە ڕژیم چێنج بوو ئەو ژەوەیە ئاڵوگۆڕێک لەسەرەوە ڕوویدا ئەو ژەوەیە خودی ئامریکا و وڵاتانی ئەو سێ وڵاتەی دیکەی وتم کۆنفرانسی گوادلۆپێک بەرگوزار کرا بۆ بینەر و بیسەری ئێمە لە بەتایبەت کوردستانی عێراقا بە چەند مانگ پێش ڕووخانی ڕژیمی سا بە چەند مانگی ناوا بزان بە 2 مانگ پێش عاقبەت ئەو وەختە ئامریکا بریتانیا ئاڵمان فەرانسا لە گوادلۆپ پێما بە جەزیرەیەکە لە خودی فەرانسا ئەوقتە ژێسکار دێستان ڕێی جمهوری فەرانسا بوو کۆبوونەوە لەوێتە بڕیاریاندا پشتیوانی لە ڕژیمی سەڵتەنەت نابێ بکرێ دەی ئەبێت چی جێنشین بکرێ هەر ئەو وەختە ئەوان لە قازانج و بەرژەوەندی سەرمایەدارانە و ئەمپریالیستیەوە تەقەن دەستیان خستە سەر ئیسلامیەکان خومەینی
کە بردبوویانە نۆفل لۆ شاتۆ لە نزیک پاریس و رادیۆ BBC و هەموو ڕۆسانەیان خستە نێوی و بنێوی ڕابەری شۆڕش بەرجەستەیان کردووە. لەو لاشەوە عاقبەت دەست و پەیوەندەکانی ئەمریکا کە لە نێو ئەرتەشی ئێرانە دەست و پەیوەند ئەفسەرانی کەسێک وەک هۆیزەر مەشهورە، عاقبەت چونکی ئەرتەشی ڕژیمی شا تەواو وابەستگی تەجهیزاتی و زۆر شتی وەکو ئەرتەشی ئەمڕۆی مسر بە ئەمریکا بوو، وانەی دەخاڵەتیان کرد، سەرانی ئەرتەشیان قانا کرد کە کودەتا نەکەن، هاوڕا بن لەگەڵ دەسەڵاتێکی تازەی کە دێت سەرکار کە ئەویش ئیسلامیەکان و خومینی و خومینیان بە تیارەی ڕسمی دەوڵەتی فەرەنسا گەڕایەوە بۆ فرودگای مهرابادی تاران. ئەم ئاڵۆ بۆ مەعنا هەموو مانعەکانیان بۆ هاتنە سەرکاری خومینی و دارودەستەکەی ساز کرد، ئەم ئاڵوگۆڕیان لەسەرەوە پێکێنا، ئەم کاریان کرد. بەڵام ئەوە دوای چی کرا؟ ئەوە دوای لانی کەم 1 ساڵ خەباتی بێوچانی جەماوەر لە شەقامەکان، لە زانکۆکان، لە کارخانەکان، لە ئەقساباتی گەورەی کارگەری کرا کە بەڕاستی بەرەی ئیسلامی پێی بێگانە بوون. لە دوو سێمانی ئاخرا کە بڵێ وەکو ئالتەرناتیڤ و بەرجەستەکرا بوون، فریوکاری خۆشیان لەنێو ئەو بەشانەیە کرد. بەڵام لە پێشدا خەبات و شۆڕشەکە لە جێترەوە دەستی پێکردەڵان ئیشارەیەکی زیاتری پێکەم. ئەوان بۆیوتم بۆ بە شکست کێشانی ئەو ڕەوتە شۆڕش جێرانە و چەپگەراژ بوو، بڕاستی ئازادی خوازانش بوو، بە تایبەت ئەوان مەترسی ئەو وەختە شۆڕەویشیان بوو، ظاهرەن یەکێ وەک حزبی تودەیان لێ ببوو بە مڵۆزم لە سۆتەکە حزبی توودە هاوڕا بوو لەگەڵ خومینی، بۆ خۆی جوزی ئەو جریاناتە کۆنە پەرستەیە حزبی توودە کە شەبیهی حزبی شیوعیە لە عێراق، بۆ خۆی بوو بە کۆڵەکەی دامەزراندنی حاکمیەتی ئیسلامی لە ئێرانە، چونکی بەرژەوەندی شۆڕەویش ئەو وەختە ئەیخواست، چونکی گویا خومینیان پێ زەدەی ئەمپریالیزم بوو. دەنەچە وایە بە ڕژیم چەند وێنان ناکرێ، هەرچەند ئاڵوگۆڕ لەسەرەوە ڕوویدا. با من بگەڕمەوە سەر بەشێک لەو قسەی کە تۆش باست کرد، ئەبێ فۆکس بخەینە سەرەوەی کەموکۆری ئەسڵی خودی ئەو خەباتە حەقخوازانە چی بوو. تەماشاکە وەکو تەجروبەی شەخسیم لە ئەوەڵین تەزاوراتەکان حتا لە ساڵی نەک 79 لە 78ەوە لە کۆمەلگای ئێران دەستی پێکرد، لە شاری تەورۆزەوە دەستی پێکرد، شار بە شار پەرەی گرت، حتا 6 حومانی ئەوەڵ بەڕاستی یەکێ وەک من کە شەو ڕۆژ لە نێو ئەو تەزاوراتانەوە خۆ لەو شوێنانەی کە بووم، لە شارەکەی خۆمان بۆکان، لە شاری ڕزایە کە جێگای دەرس خوێندنم بوو، لە شاری سەقز کە هاتچۆم تێدا بوو، ئەخباری ئەو وەختەمان تاقیبە کرد. من بەش بە حال خۆم حەومان لە خەبات شۆڕشەکە گوزەرا و هەر نێوی خومینیم نەبیست بوو. هەر بۆی کەسێک بە نێوی خومینی وجودی هەیە، هەتا نیان بردە پاریس و نیان بردە نۆفل لە شاتۆ لێەوە رادیۆ BBC باسی نەکرد کە بەڵێمە ئایەتوڵایەکە بە نێوی خومینی و ئیدعای ڕابەری شۆڕشەکە ئەوە بێگانە بوون. بەڵام ئەو خەباتە چۆن دەستی پێکرد؟ لە پێشدا حتا پێش ئەو تەزاوراتەی لە شاری تەورەزەوە دەستی پێکرد و هی ئازادی خوازان و بەرەی ئازادی خواز بوو، بە تایبەت خوێندکارانی زانکۆکان زۆر نەقشیان تێدا بوو. لە گەڕەکە فەرقیرنشینەکانی شاری تارانەوە دەستی پێکرد. ئەو یاڵم لە ساڵی 1970 پیانەوتن گەڕەکەکانی خارج از مەحدودە، یعنی لە مەحدودەی شار لەولاوتر گەڕەکەکانی فەقیرنشینی بێ ئیمکاناتی شاری تاران و شارە گەورەکان لە پێشدا خەبات و ئەترازیان دەست پێکرد. پێش ئەوە زانکۆکانی ئێران کە بە زۆری لەژێر تەسیری بەرەی چەپ و قوتبی چەپ و ئازادی خوازی نێو زانکۆیا بوو، هەمیشە و دایم دەمان بیستەوە تەجروبەمان لێوەرەگەر کە بەرحاڵ لانکەی خەبات و ئێعتراز و مبارزە بوو تا شار بە شار ئەمە پەرەی گرت بە
بە حەقخوازی بە شعاری ئازادی خوازانە من بارها لە تەزاوراتەکانی شاری ئورومیەی ئێستا و ڕزای ئەو وەخت و سەقز و بۆکانە شرکتمانەکە هەر وەختە باسی ئازادی و بەرابەریەکرا لە شارەکەی ئێمە لە بۆکان لە ماخرانە باسی حتا حکوومەتی کاریگەریەکرا ئەمانە وجودی بوو غێرزەوە لە دوومانی ئاخری عمری شا ئەوەی پشتی ڕژیمی شایشکان کرێکارانی نەوتی ئێران بوون کە لە ئابعادی باڵاتر لە 100,000 کەس لە ئابادان و لە تاران و لە مەسجد سولەیمان و لە ئیسفەهان و لە شوێنانەی کە پێڵن پەلایشگای نەوتی لێبوو بەحال دەستیاندا گەورەترین ئێقتصابات کە هەر لە ئەوڵەوە خواستەکانیشیان سیاسی بوو هەر لە وەختەوە هەوڵن خواستیانەوە بووە بێ پەیوەندی بینی دەوڵەتی سەڵتەنەتی لەگەڵ ڕژیمی ئیسرائیل بپچڕێ یعنی ئەوە دژی زوڵم و ستەم بوون پەیوەندی لەگەڵ دەوڵەتی نەژاد پەرستی ئەفریقای جنوبی کە وەختە نێلسۆن مەندێلای خستبوونی و زیندانەوە بپچڕێ یعنی ئەوە ڕواڵەتی ئازادی خوازانە و چەپ و پێشکەوت و خوازانەی بوو ئەم خەباتە پەرەی گرت تۆ بە دروست ئیشارەیەکەت بە شۆڕشی ئۆکتۆبر کە جێگای شانازی هەمووی ئێمەی چەپ و ئازاد خواز و کۆمونیستەکانی دنیای منەوە داعایەکەم شۆڕشی ساڵی 57 ئێران ئەزانم وڵاتی رووسیا وڵاتێکی زۆر گەورەتر ئەوە بوو بەڵام شۆڕشی ساڵی 57 جەماوەری تر بوو لە شۆڕشی ئۆکتۆبر بە زۆری شارەکانی وەکو مسکۆ و پێترۆگراد بوون جێگای هەڵس و کەوتی خەباتکارانە و بەتایبەت شوێنە کرێکاریەکان و باکۆ و ئەوانە بوو بەڵام بەڕاستی شار لە ئێرانان نەما کە بەم خەباتە جەماوەریە پەیوەست نەبێت شار و شارۆچکە حتا دێهات من بۆ خۆم لە بنەماڵەیەکەم کە خەڵکی دێبووین خەڵکی دێ هانەدرانە هاتن هاوپشتی خۆیان هاوبەستەجی خۆیان لەگەڵ خەباتی شار و تەزاوراتەکان دەرەپڕی بۆ مەعنات جەماوەرتر بوو بەڵام یعنی منزورمەیە خەباتێ بوو کرێکاران ڕۆڵی گەورەیان تێبوو خەباتێ بوو خوێندکارانی چەپی دانشگاکان ڕۆڵی گەورە و ڕابەریان تێدا بوو مامۆستایان بەشەکانی کۆمەلگا بەڕاستی تر بەتایبەت دووسێ مانگی ئاخری ساڵی 79 یەک دوو مانگی چونکی لە ساڵی 79 لە دووسێ مانگی ئەوەڵ یا خەباتەکە ڕوویدا هەر لەو یەک دوو مانگی ئەوەڵی ساڵی 79 تر بەغەیرز بەشێکی کەمی کۆمەلگا کە ئیتر دەست و پەیوەندی زۆر نزیکی ڕژیمی سەڵتەنەت بوون کەسی دیکە لە بەرەی ئەو نەما بوو حتا تۆ بینی لە نێو ئەرتەشەوە پەیوەست بوون بە خەباتە جەماوەریەکە لە نێو نیروی هەواییەکەیەوە پەیوەست بوون بە خەباتی جەماوەری بۆیە پشتی ڕژیمی شاشکە بەڵام ئەگەر مقایسەیە لەگەڵ شۆڕشی ئۆکتۆبری منەگە نەمەوە زۆر درێژی بکەمەوە زۆر بە کورتی چی کەم بوو واقعیەتەکەیەوەیە لە شۆڕشی ئۆکتۆبرە ڕاهبەریەک وجودی بوو حزبێکی کۆمۆنیستی کرێکاری وەکو حزبی بۆڵشویک وجودی بوو ئەوە ئەوڵەن سازمانی بوو ڕێکخراوی بوو لە نێو کرێکارەکانە نەت بەگشتیش لە هەموو رووسیا لانی کەم لە پێترۆگراد و لە مۆسکۆ لە بازە شوێنی کرێکاری ئەسڵی ئەو حزبێکی بەنفوزی کرێکاری جەماوەری لە عین حاڵە تەشخیصی دروستی ئەوزاعیدا بوو پلاتفۆرمی ڕۆشنی بوو سیاسەتی ڕۆشنی بوو و ڕابەریەکی تیژبینی وەکو لەنینی لە ڕاسا بوو بەڕاستی ئەوە توانی ڕەوتی ڕووداوەکان لە شۆڕشی وڵاتی رووسیادا بەرە ئەو جێگایە بەرێکە ببێ بە شۆڕشێکی سۆسیالیستی دەسەڵات بکەوێتە دەست شوڕاکان دەسەڵات بکەوێتە دەست چەپ و ئازادی خوازەکانی ئەوێ ئەگەر لە ساڵی 57 یا 79 ئێران هەرە وەختە ئەگەر حزبێکی کۆمۆنیستی جێگا پێ محکەم کرێکاری جەماوەری بە ڕۆشنبیری و وشیاریەکی ڕۆشنەوە وجودی بواە بەڕاستی ئەو میزانە کرێکار لە مەیدانە بوو ئەو میزانە خوێندکار و ئازادی خواز ئەو میزانە نیرو و ئینسانی چەپ و ڕادیکال لە مەیدانە بوو کە بتوانن عاقبەت ڕابەری شۆڕشەکە بکەن بەجێ ئەوەی
ڕابەریەکەی بکەوێتە دەست خومینی و دار و دەستەیەکی کۆنەپەرستی ئیسلامی بەرعکس ڕەوتی خەباتکاری سۆسیالیست و جەماوەری و شوڕایی بیگرن بەدەستەوە ئەوە شۆڕشی 57 ببێ بە ساڵی 79 بێ بە تەجروبێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەسیرگوزار لە هەموو دنیا. ئەمە لەم لە پرسی پوختەیە ئەو کەم و کووریە کە دەرسێکە بۆ ئەمڕۆمە بەڕاستیەوە قسێک نییە من ئەمڕۆ بیکەم، یعنی ئەگە تۆ تەماشای بەڵگەکان قسەکان بە تایبەت ئەوەختە ڕەوتی مارکسیزمی شۆڕەجێر کە بۆ خۆت پێی ئاشنای سەری هەڵدا لە دوای شۆڕشی ساڵی 79 و حتا باقی چەپەکانی ئێرانیش دوایی کۆبەندیان ئەوە بوو کە چیمان کەم بوو یا حتا ڕابەران و پێشڕەوانی کرێکاری کە ئەو وەختە بە خۆیان لە ڕاسی مەسەلەن اقتصابی کرێکارانی نەوتابوون کەسێکی وەکو یادی بەخێر یەدوڵڵا خۆسرۆشاهی کاڵعان نەماوە من نووسینەکانیانم لە بیرە قسەکانیانم لە بیرە ئەوانش هەروانیان وت ناوت ئێمەی کرێکارانی کە لە ڕاسی خەباتی گەورەی کرێکارانی نەوتابوون و پشتی ڕژیمی شاب بە وەشکا ئیتر ئیحساسی کرد جێگای بۆ نەماوەتەوە لە عین حاڵە لەگەڵ چەپ و ئازادی خوازەکانی وەختە من قساوە بوو ئەو ڕابەریە ئەو ڕێکخراوبوونە ئەو سازماندەهیە جەماوەریە و ئەو حزب و جەریانە پێشڕەوە نەبوو کە بتوانێت کۆی ئەم هێز و ماتریالی شۆڕش جێرانە یەک بخە و ئالتەرناتیڤێک بێتە مەیدان و خەباتەکە بە مەسیرێکی ئازادی خوازە. ئەوە دەرسێکە ئەو وەختە هەموو چەپەکان ڕۆژە بێ تکراری کرد. من لەو بابەتەوە زانم هاوڕێ ڕەحمان ئەمە تقریبا جێگەی هینە جێگەی ڕێکەوتنی هەموو کۆمونیستەکان و ئازادی خوازەکانی ئێرانە کە ئێمە حیزبێکی ڕابەریمان نەبوو حیزبێکمان نەبوو ئاوا بتوانێت جەماوە ڕابەری بکات و ڕێبخاتوانە بەڵام حقەتەکەی ئەوەیە زۆر جار هەموو ئەوەی کە لە 1970 ڕوویاوە بۆ بلیمەتی لینین و بەشەفەکان و ئەوانە ئەجێڕنەوە لە حاڵێکە دۆخێکە لەو کۆمەلگایە لە ئارایە بووە یاخود ئەو لە حەزاتانەی کە بەشەفەکان توانیوانە ئەو کاریگەری تیا بنوێنن ئەو لە حەزاتانە پێشینەی هەبووە ینی ئەوەی کە لە شوباتی 1970 وەختێک کە تزار ئەڕوخێ لە ناو شاری پترسبۆرگا دوو جۆر دەسەڵات پێک دێن ئەم دوو جۆر دەسەڵاتە ئەم دوانەی دەسەڵاتە و کەس نەخشەی بۆ دانە نابوو کارگەران خوارن وتیان ئێمە وڵاتەکەمان ڕزگار کردو شارەکەمان ڕزگار کردو ناینە دەستی سەرمایەداران هەر ئەو کاتە بۆ نمونە ستالین و کامینی قەرار بوو بەتەما بوون بڕۆن لەگەڵ دەوڵەتی موقەتا ڕێکەون و دەوڵەتی موقەتێک کە سەرمایەداران و بۆ ژوازەکان پێچیان هێنابوو بەتەما بوو شوورەکانیان تەسلیم کرد لینین کە هاتەوە لە دەرەوە ئەو ڕەتی کردوتی نەخێرەمە ناکرێن بەسمە زەمینەکەی ئەمە ئامادە بوو باسکردن لەسەرەوەی کەوا حیزب ناقص بۆ حیزب نەبوو حیزبێکی ڕابەر نەبوو ئەوان ئاوا بە عمومی جوابی ئەو پرسیارە دقیقە نایەتەوە کە ئەمڕۆ بۆی کەوا ئەو دۆخە لە دوانەی دەسەڵات لە ئێرانە دروست بێت چی بکرێت ئەم ئەو دۆخە لە شوێنێکی تراکە ممکنە ئاڵوگۆرە شۆڕژەوانی تیا پێک بێ ئەبێت چی بکرێت جوابی ئەوە ناداتەوە هەر ئەبێ حیزبمان هەبێت تەنزیمان هەبێ ئینمان هەبێەوە ئەوە بکرێت ئەو وەسائلانە ئەو ئارومانە ئەو ئامرازانەی کە تۆ دەسەڵاتی پێپارێزی بانی لە کوردستانەوە جمهوری ئیسلامی ئێرانە ڕوخێ کوردستان یەشێکە لەو موقعانە و لەو جێگانەی کە بەرامبەرچەی چینایەتی بەرامبەرچەوە لێرە کۆمونیزم وە چەپ وە سۆشیالیستەکان ڕۆڵێکی باڵیان هەیە ئەو ئۆرگانانە چین کام کۆمونیستانە ئەتوانن سوودیان لێ ببینن ئەوە ناسیۆنالیستەکان چەکدارن پاریان لەبەر دەسایە ئیمکاناتیان هەیە وەختی خۆی پارتیوێچێتی پەیوەندیشان لەگەڵ کۆنگرس و لەگەڵ شیا دروست کرده بوو بە شێوەیەک لە خارج نوێنەرایەتیان هەبوو ئەوانە ئێستا لە ناو عێراقا لە هەرێمی کوردستانە وەکیلی ئەمریکا و مخابراتی ئەمریکا لە هەولێر دانیشتووە خەریکە ڕۆژتاوارە پارە بە ناوەمانەیە پەخشەکاتەوە ئەیدانەکە ئامادەیانەکات و دابەستەی داناوە لێ دای بەستون بۆی کەوا ڕۆژە لە ڕۆژان ئەم کاریان پێ بکات لە ناو کوردستانی ئێرانە چەپەکان و کۆمونیستەکانی کوردستانی ئێران چیان بەدەستەوە بتوانن بەرەنگاری ئەمەی پێ بکەنەوە خۆ بەتەنها بەوە ناوێت کۆمەڵێک دەست بەنە چەک و ئەوانە ئەو شێوازە لە ڕێکخراو بوون کە پێویستی بەوەیە تۆ کۆمەلگا بەڕێوەبەری چونکە کۆمەلگاش بەڕاستیەوە لە
لە هینیشا دووبارە بۆ لە میسریشا دووبارە بۆ لە کاتی شۆرش و ئاڵۆگۆڕەکانە کۆمەلگا ڕیشی خۆی ناتە دەست هەموو کەس ڕیشی خۆیاتە دەستی خەڵکێکە ئەگەر چی ممکنە کۆنە پەرست بن ئەگەر چی ممکنە ئامانجەکانی شۆڕش بەدینێنن بەڵام ئەتوان کۆمەلگا لەسەر پێی خۆی ڕابگرن لانی کەم دام و دەستگاکانی کار بکە خەستەخانەکانی کار بکە ئەوەی کە پارێزگاری لە ئەمنیەتی خەڵکەکە شەوانە لە ماڵی خۆیانە بە ئەمنی بنون و جەردە پەلاماریان نەدا و لە ماڵی خوانە نیان کوژێ و پار و پولیان نەبا و هیلانەکە ئەمانە پێویستی بەوەیە کە ئەم دامەزراوانە لە کۆمەلگایە بتوانێت لەسەر پێی خۆی بێڵێتەوە ئەمڕۆ ئێمە کارەبامان هەیە جاران لە سەردەمی ئۆکتۆبەرەوەوانەی ئەم شتانە وجودی نەبوو نە کارەبا نە ئاو نە تەلەفۆن نە شەبەکاتی مواصلاتوانە بەم جۆرە فراوانە ئێستا هەموو ئەمانە لە ناو شارەکانی ئێرانە هەنەتا لە ناو شارەکانی کوردستانی شەهن ئەمانە چێ بەڕێویان ئەبا چێ ئیدارەیان نەکاوە ئیدارەکردنی ئەمانە چۆن چۆنیەکرێ ئەمانە پێویستی بە دام و دەستگایەکە ئەمانە بکرێ ئەر قسەکردن لەسەرەوەی حیزبێکی شۆڕژێرمان هەبێت کە دەسەڵات دەستیمی بۆ جوازی نەکاتوە تا سەر شەڕی دەسەڵات کات و ئەمانە ئەبەم قسە گشتیانە کە من موافقم لەگەڵی 100% بەڵام بەمانە پێک نایە بەڕاستی پێویست بە وردەکاری زۆر دەقیقترەکە و باسەکە بێنیتە سەر ئەر سەر زەوی چی نوقسان بوو چی بوو کە ئەوایە بکرایە نەکرا و سەرنجام ئەو شۆشە بۆ جێگایە گەیشت ئیشارەت بە چەند مەوزوعی گرنگ کرد هەم لەسەر ساڵی 79 بە ئیشارە بکەم و هەم بۆ تجربەی ئێستامان بەڵێ وەختێ چ بۆ ئەو کات چ بۆ شۆڕژی ئۆکتۆبر چ بۆ ساڵی 79 چ بۆ ئێستا کە باسەکەین هەروە بەگشتی بڵین جابێ حزبێکی ڕابەربێ ڕازەکەی وە جواب نادوت ونوتمە بێ حزبێکی جێگا پێ محکەم لە نێو کۆمەلگا جەماوەری و ئامادەگی ئەوەی بێ ئەو ڕاهبەریە بکە زەم قسەکەم ئەوەیە بەڕاستی ئەو وەختە هەم چینی کرێکاری ئێران هەم بەرەی ئازادی خواست بەکردەوە زۆرێک لەو ئامادەجیانەی بوو فقط ئیدعای ڕاهبەریەکەی نەبوو فقط با من نمونونەکانی بڵێم وەختی هەڵێم کرێکارانی نەوتی ئێران زیاتر لە 100,000 کەس لە دوومانی ئاخردا ئەعتسابیان کرد وەختی ئەعتسابیان کرد شوڕاشیان پێکەنابوو یعنی شوڕیان بوو کە تەسمیمی گرت بوو ئەعتسابەکە تەسمیمی ئەگەر کە ئەعتساب تەواو بکە یا تەواوی نەکات جوابی ڕژیمی شایان نەداوە لە ڕۆژەکانی ئاخرا نمایندەگانی خومینی ئەم ڕەفسەنجانی و بازرگانوانە چوون فریوکاریان کرد و وتانەوە ئێمە هاتوونە سەر دەسەڵات و تەواوی بکەن یعنی منزورمێ خودی کرێکاران بۆ خۆیان ئەبزار و ئیمکان و سازمانی بەڕێوەبردننی خۆیان و بەڕێوەبردننی کۆمەلگایان بوو بەشی زۆری شوێنە کرێکاریەکانی ئێران هەتا ساڵی 60 کە سەرکوتی بێبەزەویانە کرا لەلایەن ڕژیمی جمهوری ئیسلامیەوە شوراکانیان تیا بوو لە زۆرە چەند مانگی ئەوەڵ لە کارگا گەورەکان کارخانە گەورەکانی تاران و ئیسفانوانە خۆیان بە قەوڵی فارسیەکەڵێ تەولیدیان وەڕێ خست و ئەیان دەبێت چی بکرێ و چی نەکرێ یعنی شوڕای ئەو شوێنانەکە ئیتفاقەن تەجروبەی حکوومەتی شوڕایی حکوومەتکەنا ئیدارەی شوڕایی کە ئێستا باسێکرێت لە نێو جرمش کاریگەری ئێرانە لەو وەختەوە بەدەستەوە درا غیرەزەوە لە چەند مانگی ئاخری مەسەن 3 مانگی ئاخری عمریشا لە هەموو شارێک ئەوەی پێڵێن دەسەڵاتی دوولایەنە وجودی بوو ئەگەر مەسەلەن پادگان و شارەبانی و ژاندارمری و نازانم شارەداری و دەم و دەستگای دەوڵەتی شاب بوو لە دوومانی ئاخرە ئیتر خۆ مراجعەیەکیان پێ ناکرا خۆ کەس بە حیسابی ناهێنان بەڵام لە شاری چکۆلەیەکی وەک شاری بۆکانێک کە من لێ بووم تا شارە گەورەکان لە گەڕەکەکانی ئەوەی پیانەوتن هەر کەسە بنێوێ لە بازە جەیەک نێویان شوڕای ئیجتماعی بوو لە بازە جەیەک نێویان جەمعیەتێک بوو بەوجود هاتبوون ئەوان ببوونە مەرجعی بەڕێوەبردننی خودی کۆمەلگاکە و ئیداری کۆمەلگاکە لە ئەمنیەتی لە مەعیشەتی لە زۆر شتێوە یعنی منزورمێ بڵێم کرێکار لە مەیدانا بوو ژنان لە مەیدانا بوو زانکۆ و خوێندکار لە مەیدانە بوون ڕێکخراوی خۆیان پێکە نابوون حتا تۆ بۆ خۆت پێی ئاشنای ئەوەیە کە مارکسیزمی شۆڕژێر وەکو ڕەوتێک سەری هەڵدا بۆ خۆیان
یەکێ وەک هاوڕە مەسوور ئەحمەدڵڵا تەجروبەی ئێمە ئەوە بوو یەکەمەوەی ئێمە بەرهەمی ئەو حرەکەتە شوڕاییە بووین کە لێنە و جنبشکەیە لەوان و ئلهاممان وەرگرت لەوە پایە کۆمەڵایەتەکەی خۆمانمان پەیدا کرد دیمان ئەمە جێگا پێی کۆمەڵایەتی ئێمە لە نێو کرێکاران و لە نێو هەرم حرەکەتی شوڕاییەیە لایەکی دیکەوە بەرەیەکی چەپ بوو کە وەختە بۆ چوونەکانی غەڵەت بوو ڕوتێکی مارکسیستی بەسەر یا زاڵ نەبوو ئەوەش بەدەستەوە درا کۆمەکە بەڵام هەرە وەختە تۆ تەمەشاکە وەختە دەری دەرگای زیندانەکانی ئێران شکان زۆرترین زیندانی هاتنە دەرێ هینی سازمانی چریکای فەدایی خەڵقی ئێران لە وهلەی ئەوەڵە کە وەختە یەکەمین هێزی چەپی ڕادیکاڵی ئەو سەردەمە بوو لە زستانی هەفتاونەیە لە پەنادەستیان سازمانی مجاهدینی خەڵک بوو و زۆرە لە سازمانە چەپەکانی کە ئەوانش خۆ بە یەک مانگ و دوو مانگ و شەژ مانگ نەتوانەوە سەرکوتی تەواوی شۆڕشی 57 2-3 ساڵی توور کێشە تا ساڵی 60 ینی تا ساڵی 81 لانیکەم 2 ساڵی لە 57 3 ساڵی توور کێشە جا جمهوری ئیسلامی بتوانی خۆی دەسەڵاتی یەکلایەنەی تەواوەندا سپێنێت تۆ نمونەیەکی باشی اتفاقاً ئشارەت بە کوردستانی ئێران کرد خۆ دەزانی ئەس جملەی من لەو تەجروبە دین هەر بەو نسبەتەی لە کۆمەلگای کوردستانی ئێرانە هێزێکی چەپ سەری هەڵدا کە ئێمە هەڵسوڕاوانی بووین هەموو لە کۆمەڵەدا کۆ بووین ئەو تەسیرە گەورەیە بوو کە کۆمەلگای کوردستان سەردانە نەوێنێ بۆ حاکمیەتی ڕەشی ئیسلامی و خومینی و حتا ئەگەر هێزێکی چەپ و ڕادیکاڵی وەکو کۆمەڵی ئەو وەخسەری هەڵنەدایە بەڕاستی حزبی دموکراتی کوردستان ئەسازا لەگەڵ خومینی بە هەر قیمەتێک پێیوا بوو بسازێ ئیتر ئەو ڕەوتە جیاوازەی کە کوردستانی ئێران بە ماوەی چەند ساڵ تەناسب خوایەکی جیاواز بوو خەباتێکی گەرم و گوڕی سیاسی جەماوەری وە چەکدارانە تێیدا شکلی گرت و هەر ئەوە بوو بە باعیسی ئەوەی کە تا ئێستاشە عقبێت پۆتانسیێلی مبارزاتی کۆمەلگای کوردستانی ئێران زۆر بەهێزتر بێ هەتا بنسبەت شوێنەکانی دیکە خۆشانێکی جەماوەری وەک 2 ساڵ لەوە پێش ئەساسەن لێەوە شکل بگرێ بەرهەمی ئەو دەورانەیە ینی منزورمەیە ئەو کات زمینە ئامادە بوو هەتا کە حزبش نەبی سازمانێکی ڕۆشن بینی تەشخیصی ئەوزاعەکەی بدایە هەرە جۆرەی تۆ نمونەت لە لەنین و حزبی بۆشوکدانەوە تەشخیصی وەزعەکەیەدا کە بێت چۆن کە مەسەلەن چەپ لە کوردستان ئێرانە چی کرد هەر لە ڕۆژی ئەوڵەوتی نابێت جمهوری ئیسلامی وتی ئەمە ئەو حکوومەتە نییە ئەمە ڕزایەتی پێ بدەین ئەمە لەگەڵ ئەهداف و ئامانجی شۆڕشی 57 یەکنایەنە ڕەفراندۆمێک بەرپاکرا کە کوردستانی ئێران 90% وتی نابە جمهوری ئیسلامی و بەشە زۆرە لە چەپەکانی ئێرانی ئەویان کرد بەڵام متاسفانە ئەو پێگە کۆمەڵایەتیان نەبوو وەکو کوردستان کە بڵێن 56% حتا خەڵکی ئێرانیان هێنابێتە پشتەری خۆیان نابەوترێ جادە نەچە ئەو قسە ڕاستە ئەگەر ئێمە وەختیاڵین دەرسی لێوەرەگرینەوە بۆ ئەمڕۆ ئێمە ئەمڕۆ لە تەحولاتی ئاڵوگۆڕەکانی ئێستای ئێرانە هەر ئەم 10 ساڵی ئاخر تەمەشا بکەین لە وەختەوە ئەوەی ئاخێزی دەنگمانگی 96 بەوجود هات خۆشی جەماوەری ئابانی 98 بەوجود هات 2 ساڵ لەوە پێش و دوای مەرگی مەحسا ئەمینی بەوجوداتوە خەباتی کرێکارانی حەوتەپە و فولاد و ئیران خودرۆ و شوێنە کرێکاریەکانی ئێران تەمەشاکەی و هەر خەباتی ڕۆژانەی جەماوەری مامۆستایان و نێرسەکان و خانە نشینان تەمەشاکەی وشیارێکی زۆری تێدایە منزورمەیە بڵێم هێزە کۆمەڵایەتیەکە هێزی بەرەی چەپ بەرەی ئازادی خواست بەڕاستی لە مەیدانایە جا پێویستی بە ڕابەری ڕێکخراوبوون هەم لەلایەن ڕابەران و پێشڕەوانی کرێکاری و جەماوەری لە نێوخۆی ئێران هەم ئەحزاب و چەپ و کۆمونیستی وەکو ئێمە خۆ جوود بکەین لەگەڵ ئەو ڕەوتە و دەرز وەربگرین لە ساڵی 79 بەڵێ وەختە ئیدعای ڕابەریەکەی ڕابەریەک پێویستە کە بتوانێت هەموو هەڵس و کەوتەکانی شۆڕش بناسێ بەرەو پێشی بەرێ و ئەو ڕۆژەی دەسەڵاتی ڕژیمی جمهوری ئیسلامی وەلاچێ ئامادەجی ئەوەی بێ دەسەڵات بگرێتە دەست دەسەڵات بگرێتە دەست
هەرەوەنیە لەگەڵ پاژماوەکانی جمهوری ئیسلامی بەشەڕێی یان لەگەڵ بەرەی ڕاستی سەڵتەنەت تەڵەب بەشەڕێ بەڵێ بێ کۆمەلگای ئیدارە بکەیت بۆی کۆمەلگای ئیدارەکردنی کۆمەلگا مەسەلەیەکی گرنگی شۆش ڕاستە من وازانم ئەم باسە بۆ خۆی هێنا بەرنامەیەکی تایبەتی لەسەر بکەین بەڵام لەوە زیاتر ناتوانین وەختی پێ بدەین ئەگەر نا زۆر جوانی بیتیمانتوانی قسەی زۆرتری لەسەر بکەین لە فرسەتی ترە باشەکە ئەم بیرەوەریانە یاد بێنینەوەەوە لەسەر جوانی بە جۆر بە جۆرەکانی ئەو ئەزمونە قسەی زۆرتر بکەین چونکە بەشێک لە بینەرانی ئێمە بەڕاستی هەرتەنها وەکو شۆرشی خومینی یاخود لەوانەیە ممکنە وەکو هاتنی خومینی بیزانن کە چۆنی خومینی هاتۆ دەسەڵاتی لە شاسەندۆتەوە تەفاسیلەکان و وردەکاریەکانی ئەوەی کەچی ڕوویداوە ئەو کاتەوە لە ئێرانە چ ئاڵ و گۆڕێک بووە بتایبەتی بینەرانمان لە کوردستانی عێراق ممکنە زۆر ئاشنا نەبن بە مێژووە گریزازە بدەیت تەنیا یەک دەقەوە کۆبەندێک منیش بیڵێت ئەویەوەی هەروی لاویڕڵێشەوتم ئەم قسە منیش پێمابێت ئێستا لەوە زیاتر ناتوانین لە چوارچەوەی بەرنامەیەم شەوە قسەی لێ بکەین بەڵام ئەمە ببینرێ کە ئەمڕۆ شۆڕشی ساڵی هەفتەوە دژمنانی چی هەیە بنێوی ئۆپۆسیۆن سەڵتەنەت تەڵەبەکان و بەشێکی لە بەرەی ڕاستن بەرەی ڕاستی دژە شۆڕژ کە هیچ حتا خۆیان بە کۆماری خوا زانن یا حتا ئەڵان فدرالیست و ناسیۆنالیستن لە کوردستان مەسەلەن کەسی دیار لە ڕێکخراوە بەدنێوەکەی زەحمەتکێشانی عەبدوڵڵا موتەدی هەرە ڕۆژانە نووسویەتی ئەوە تا 5 ساڵەوە پێش یەکێ وەک من کە ئەیناسم و ئەزانم نووسویەتی شۆڕشی 57 شۆڕژ نەبوو کودەتای نظامی بوو ئەمە زاهرەن لە تەجروبەی چەپی کوردستانی ئێرانی شەواتوە ئەو درۆیەکی ئاشکرایە بۆ خۆجوودکردن لەگەڵ بەرەی ڕاستی ئێرانی و لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکان ئەم قساناکەن منزومێ بینەران و بیسرانی ئێمە بزانن شۆڕشی 57 شۆڕشێکی واقعی بوو هەستانێکی جەماوەری واقعی بوو ئەوەی نەویان نا شۆڕشی ئیسلامی ئەوە درۆیەکی ئاشکرایە ئینقلابی ئیسلامی یا شۆڕشی ئیسلامی بەرهەمی شۆڕشی 79 نییە بەڵکە اتفاقەن بەرزکردنەوەی بەرەی ئیسلامی و بە حاکمیت گەیاندنیان بۆ شکست کێشانی بوو سەڵتەنەت تەڵەب بوو بەرەی ڕاستی ئێران کە دژی شۆڕشن دژی هەر هەستانێکی جەماوەری و ئیرادەی جەماورن تەبیعیە لەگەڵی دژمنایەتی بکەن و بە نظرم مهمتریژەوەیە ئێمە دەرسەکانی لێ بگرین بۆ شۆڕشی داهاتووی کۆمەلگای ئێران زۆر باش دەست خۆش بچینە سەر باسێکی تر کە دامان نابوو لەم هەفتەیە قسەی لەسەر بکەین لە بەرنامەی ئەم ڕۆمانە ئەگەرچی ئێمە تقریبا ساعتێک و 5 دقەمان تێپەڕانەوە ئێستا ممکنە پێویستمان بۆ بێ کەمێک بە کورتی قسەی لەسەر بکەین ئەویش درێژەی هەوڵەکانی ترامپ و پاکتاری فەڵەستینەکانە لە غەزە ینی وا دیارە ترامپ هەرتەنها قسەیەکی سەرپێی نییە کردوێتی نەخشەی بۆ داناوە بە بەردەوامیش لەسەری ئەڕۆ گوشار و فشارێنێ بۆ میسر و بۆ ئوردون و بۆ وڵاتانی ترکامە قبول بکەن بەشێک باسییان کرد کە گوایە تەنانەت لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی ئەم دەسەڵاتدارە تازەی سووریا کە خۆی کردو بە سەر و کۆمار پەیوەندیان گرتەوە بەویشیان وتووە کە ئەگەر فرسەت بێت عەرزێکمان بەرێ ترامپ زۆر بەبێ شەرماناڵێ غەزە ئەکڕین معلوم نیە لە چی ئەکڕێ چێ خاوەنێتی غەزە تا بیفرۆشێ بە و چۆنی ئەیکڕێ لێکدانەوەیشی تریش باسی ئەوە کرێت کە ترامپ بەمەبەستەوە لە پەسام قساناکە بە جۆرێک بۆ گوشارهێنانە بۆ میسر و بۆ ئوردن بەشێک فشارێکە بۆ میسر بۆی کەوا بڕوا ئیدارەی غەزە بەدەستەوە بگرێت کە میسر پێشتر ئەمەی ڕەت کردوێتەوە ینی بە جۆرێک کۆتایی هێنان بەم شەڕەی غەزە لە ڕێگای ئەوە کە میسر بێت و غەزە ئیدارە بکە جێشی میسری سوپای میسری بێ و لە غەزە دا بەمەزرێ بە لەم ڕێگایەوە کارێک کە حەماس دووبارە دەسەڵات نەگرێتەوە دەست وە بەرامبەرشی لەگەڵ حەماسا بکە لە جیاتیەوەی کە ئەو کارێکە ئیسرائیل پێی نەکراوە بە جێشی میسری بیکە بەرحاڵ ئەمەش لێکدانەوەیەکە بەڵام ئەوەی کەوا جێگەی سەرنجە خودی ئەو تەبلیغاتانە خودی ئەم بێدەربەستی و خودی ئەم گاڵتەکردنە بە هەموو یاسا و ڕێسانە و دەوڵەتەکان و ئەوانە بەڕاستی مژدەیەکی زۆر ترسناکە یا بەداهاتوو
ینی مژدەی داعاینەیەکی زۆر ترسناکمانەیەتی وەختێک قسە لەسەرەواکرێت کە شەڕ بۆ نابێت لە بۆ دەوڵاتانە گە دیارە شەڕ ئەبێ بەڵام لەبینی وڵاتە گەورەکانەوە بە بۆمبی ئەتۆمی نابێتەوەوانە هەمیشە باز دەوە کراوە کە مەجلیسی ئەمنێک هەیە و UN-ێک هەیە و کێشەکان لەوێ حل و فەسڵەکرێن و ڕێگەی دیالۆگەوە چارەسەرەکرێن و دەوڵەتەکانە بێ ڕێز لە سنووری یەکتر بگرنەوەوانە بەڵام وا دیارە ترامپ بەستان هەموو ئەمانە خاتە ژێر پرسیارەوە و نازانم چۆن شوێنێکرێت لە داهاتووە بەرامبەر بە بۆتین بۆستێتەوە بڵێ بۆچی چوی ئۆکرانیا داژی کرد وا دیارە نایەوێت قسە بکاوە بە جۆرێک ئەوە بێ بە نۆرم لە دنیاە کە چێ دەسەڵاتی هەبوو سیلاحی هەبوو چەکی هەبوو جێشی هەبوو ئەوانە بتوانێت پەلاماری دەوڵەتەکەی پەنادەستی بە دەوڵەتێکی بچکۆلە بات و ئەوانە و داگیریکە وەکۆی کە قسە لەسەر داژیکردنی قەناتی پەنەما کرێ قسە لەسەرەواکرێکە گرینلاند ببێ بەشێک لە ئەمریکا یاخود تەنانەت گوشار بۆ کەنەدا بێنێ بێ بەشێکەوە ئەم تەسریحەی کە سەبارەت بە غەزە داوێتی ترامپ بەبێ لەم سیاقەی حسابی بۆ بکرێ کە هیچ بوارێک بۆ ئەو شتێک کە پێی وترێ یاسانیە و دەوڵەتەکان بە حسابی سەرمایهداران خوان نامێنێتەوە بە دنیا بێ بە جەنگەڵستانێک و شێ هێزی هەبێ بتوانێت پەلاماری لاواستر لە خۆی بدات و مەرجەکانی خۆی بەسەرا دابسەپێن یاخود ئەساسن داگیری بکات و سەربنیستی کاردەردی ئەڵێن و غەزە ترامپ بەنیازە بیکا بە مەجموعەیە گوتێل و قمارخانە و بە جۆری لە جۆرەکان بۆ شوێنی تەفریح و شادی و کاربەسەربردننی دەوڵەمەنەکان و ملیاردێرەکانی دنیا ناوی لێ ناوە ڕێڤیرای خۆراهاتی ناوەڕاستە دیارە ڕێڤیرا کەسێک نەزانەوە یەکێکە لەو دوورگە مەشهورانەی کە دەوڵەمەنەکانی دنیا بە یەخت و بەلەمەکانیانەوە ئەچن و لەوێ کات بەسەرە بن و تەفریحەکەن یانوێ غەزەوا لێ بکەن لە شوێنێکەوە کە جێگەی دانیشتوانێکی نزیکەی 2 ملیۆنیە یاخود 2 ملیۆن زیاترە بکرێ بە کۆمەڵێک نادی و شوێنی ڕابردن ئەوانە لە وجهە نەزەری ترامپەوە ئاوایە یا بە جۆرێک ئەمە بەم لەم ئیتارەیە توانی ئێمە سەیری بکەین کە بە بڕای من ئایندەیەکی زۆر مەترسیدارمان بۆ وێنەکە دەقەن وایە لە پێشا بڵێم ئەم قسانە وامە ئەدعاانەی ترامپ بەڕاستی جێی نەفرەتە جێی ئێمە پێڵێن ئینزجارە جێی قایتەنە بێ نفرەتکردن بێ لەلایەن هەر ئینسانێک لەم دنیاە کە تۆسکاڵێک هەتا ویژدانی هەیە بە دوور لەوەی پێگە کۆمەڵایەتەکەی چییە یا لەگەڵ لە کام بەشی کۆمەگا قرارەگرێت چونکی بە ئاشکرا ملهوڕی و زۆرداری وتنێک لەم دەورانەیە بەرابەر بە شەریعەت ئەوە جێی نەفرەتکردنەکەتی دووەم قسە ئەوەیە ئەسەن جێگای تەعەجوب یا سەرسوورمان نییە کە ترامپ و ترامپەکان ئەواڵێن وەختی ئەگەر ئەمە بسەلمێ ئەمە فاشیزمە منیترە ساغم لەسەر بۆ فاشیزمی ئەم دەورەیە ئەزانم زۆر جار خودی تو هاوڕە شەماڵەوە ئێمە نێئۆ فاشیزمە بەرحاڵ ئەڵام من باسی فەرقی فاشیزم و نێئۆ فاشیزم نابم قسەکەوەیە فاشیزمە فاشیزمی ڕووتی ئەم دەورەیە مەگەر هەر ئەو وەختە ئەگەم قایسەیکەین لەگەڵ هیتلەریش بە پێوەی قودرەتی پەیدا کرد بوو هەرچۆی پێخۆش وایە حملەی پێ کرد عاقبەت نازانم نەخۆزۆزیر بۆ ڕێی جمهوری چەکۆسلۆواکی بەعنوانی میوان داوت کە دەلای خۆی و زندانی کرد و وتی ئەبێ بێ بانگەواز بدە ئەوە ئەرتەشی ئاڵمان دێ و تۆ تەسلیمیان بی لاوەڵۆ ملی نەدا کۆڵە شکنجیان کرد ئەمە نەخۆزۆزیر بوو سەر ناڵام کۆمار بوو هەرچێ بوو میوانی بوو ئینی زۆرداری نەمسا بوو نەخی نەمسا زۆر دۆستانە چوو نەمسا زاهرن بین نەخی چێکۆسلۆواکی بوو منەوە باش لەبیێ دێ نەمسا ئەسەن پێشوازیان لێکردن نەمسا خۆشی گویا قەدیم نەمساوی بوو خودی هیتلەر ئەسان ئەوان زاهرن خۆیان بجوزێک لە ئاڵمانە زانی و فەزاکان وا دروست کرد بەرحاڵ منزورمە هەیە بڵێم دەقەنەمە سرشتی فاشیزمی ئەم دەورەیە و هەو جۆرەی تۆ ملهوڕی بە پێی زۆر و بە تایبەت ئەم زۆرەکەشی لە پێشە پوڵە سەرمایەیە خۆی و ئیلان ماسک و زاکربێک و ئەمانەی وە لە فەیسبوک و ئامازۆن و هەموو کۆبوونەتەوە بەشێکی زۆری سەرەتی دنیایان
بەدەستەوەی و کاڵانی گەورەترین دەوڵەتی دنیا لەژێر چنگیانایە کە دەوڵەتی ئەمریکا بێ و بەرحە زۆر وتنەکە من پێم وا بێت لە پێشە من بەشێک تووڕەبوونم هەیە لە بەشەریەتی ئەم دەورەیە مەسەلەن لەگەر مقایسەکەی بەڕاستی ئەم ئیدعایانە و ئەم پرۆژانەی ترامپ بە ئیدعایانەکە ئەگەر جێبەجێ بکە زۆر لە شەڕێک کە ئەمریکا لەگەڵ ڤێتنامیەکان کردی و پێیدا سەپاندن ئەو شەڕە ماڵوێرانکەرترە بێ بە بەشەریەت بەڵام بەشەریەتی ئەو وەختە وشیارتر بوو ئاگاتارتر بوو مەوجی گەورەی ئەو ئاعترازاتە جەماوەریە لە هەموو ئوروپا و خودی ئەمریکا و لە هەر وڵاتێک کە ئیمکانی بوو دژ بە شەڕی ڤێتنام ڕوویدا و بوو بە وەسیلەیەکی گرنگ بۆ فشار خستنە سەر ئەمپریالیزمی ئەمریکا کۆتایی بێنێ بەو شەڕفرۆشتی لەسەر ڤێتنامیەکان قسە ئەوەیە بۆ ئەبێ ئێستا ئەو مەوجە ئەترازیە نەبێت بۆ بەشەریەت نێتە مەیدان بۆ لەغاوکردنی ئەم ملهۆڕیەی کە فاشیزمی ئەم دەورە فقط ترامپ نییە ترامپ بۆ خۆی بەرهەمی ئەمڕۆتە فاشیستیە کە لە ساڵانی پێشوو دەستی پێکردووە هەر سێ چوار ڕۆژ لەوە پێش ڕاستە تونندڕەوەکانی ئوروپا لە ئیسپانیا کۆبوونەوە ئەینی شعارەکەی ترامپیان هەڵگرتووە ئەڵێن ئێمە عەزەمەت ئەجێڕینەوە بۆ ئوروپا هەروەگەوەڵێ عەزەمەت ئەجێڕینەوە بۆ ئەمریکا دەرنەچە منزورمەوەیە وەختێک ڕەوتێکی فاشیستی وا هەیە مێدعایاناکە چەندە بۆی جێبێجێبێ یا بۆ جێبەجێ نابێ من پێم وایە ئەوەڵەن 4 ساڵ دەسەڵاتی هەیە لە دەوڵەتی ئەمریکادا و ئەگەر 2 دەورەی بەدەستەوە وایە و 8 ساڵی بەدەستەوە وایە نگارانیەکە دووقاتە بوو لە عینە حاڵە نازانین درێژەکەی لە خودی چوارچەوەی ئەمریکایە چی بەسەردێ بەڵام کۆست و مانعی زۆر لە بەڕێگایە بەڵام باوجودیەوە نەفسی ئیدعاکەی نەفسی وتنەکەی لە دنیای ئەمڕۆدا پێچەوانە بوونی ئەم دنیاە وەلەینە حاڵە نفرەت و بێزاری هەر ئینسانێکی بە ویژدان ئەبێ دەربڕێ قسەی ترمەوەی بە نەزانێت اتفاقەنە بێت جددی بگیرێ زۆر کەس قسەم بیستووە ترامپ پێشبینی ناکرێت ئام دەورە باشتر دەورەی ئەوەڵ کاتۆ کوڕەوە قسەکانی سەروبنی یەکی نییە بە نەزانە مەزانێڵە چی بە نەزانە مەزانێت چیەکە ئۆتاق فکری هەیە خۆشی ئەوەی تێگەیشتن هەیە لە خۆ نەبوو بە تریال دەری ئەم دنیاە و هەموو ئەوانی کەشی هێناوەتە ژێر چنگی خۆی اتفاقەن ئەم ڕۆژانە باسکرا ئەم تەرحەی کە بۆ غەزەی هەیە لە ساڵە لەوە پێشەوە بنیادمێکی ڕاستتر لە خۆی بە دەرەجەیە متەفەکرشە کتێبی لەسەر من نووسیوە من نازانم تۆ ئەوە جۆبیسپوی هاوڕژە کتێبی ئەینی ئەم تەرحەی غەزە چی لێ بکرێ کتێبی بۆ نووسیوە چوارچێوەگەی داڕشتووە لە دەورەی کەمپینی انتخاباتی ترامپە تەحویلی داون ترامپ لە وەختەوە قبولی کردووە یعنی زۆر بیری لێکراوەتەوە جا بەڵێ لە نێو مانع و کۆسپەکانە ڕەنگە 100% بۆی بەڕێوە نەچێ عادەتێکی ترامپەوەیە امتیاز وەربگرێت جا ئەوەی واتۆتە امتیاز لە مصر وەربگرێ لە ئوردون وەربگرێ لە وڵاتە عەرەبیەکان و لە خودی عەرەبستان وەربگرێ سوزانم مهم ئەوەیە زۆر ئەلئان ئەو هەر ئەمڕۆ جگای سەرنجە تلویزیۆنێکی ڕاستڕەوی ئێرانی ئیران ئەنتەرنەشناڵ هەیە ئەیوت یەکێ لە مفەسەرەکانی ئەیوت پرۆژەکەی ترامپ لە ڕاستڕەوەکانی نێو دەوڵەتی نەتانیاهوو ڕاسترە نێو دەوڵەتی نەتانیاهوو ئەسەن فکریان بۆ ئەوە ناچوە بێ غەزە ئاوای لێ بکرێ و 2 ملیۆن کەس ڕابجۆزرێوان ئیدعاکان هەروانەوە بووە بێت دەسەڵاتی حەماس نەبێت ئەوان ئیدعاکان هەر ئەو نەبوو بەڵام ئەلئان ترامپ لەوە واوەترە ئەمە چیمان پێگەیەنێ ئەبێ بزانین دەورەیەکی ڕەش بە قووەتبوونی هێزی فاشیست لە ئەمریکا لە کاخی سفید لە ئەوروپاش پەراگرێ ئەمە وشیاری بەشەریەتێ بێ وشیاری ڕێکخراوبوون هاتنە مەیدان ڕاوەستانی بەرەی ئەوەی پێڵین بەرەی ئینسانیەت بەرەی ئازادی خوازی بەرەی بەرابەری خوازی بەرەی دژی فاشیستی بەرەی دژی ڕاسیستی ئەوێ بەرابەر ڕەوتێکاڵان چەندین ساڵە هەردێت و بەهێزترە بێ ئەوەی کە لەسەر هەر یەک لە ئێمە ومانە نابێ
هەرم بانگەوازە بەرزەوەکەین ڕاوەستان بەرابەر بە تەوەژمی فاشیزم لە سەراسەری جەهان لە ئەوروپا لە هەرکوێ دەستمانەگا بەکردەوە ئەو جۆری واقعان بزوتنەوەکانی دژی فاشیستی بۆ خۆی بەشێک بوون لەوەی فاشیزمی مۆسولینی و هیتلێر و ئەوانە بەشکەس بشێشە. هاوڕە ڕەحمان من یەک شتێکەیە کە حەزەکەم لێرە قسەی لەسەر بکەین من و تۆ بە زمانی کوردی لەسەر فەڵەستین ممکنە جاریەکەمە نەبێت چەند جاری تریژەم باسەمان کردووە میشە و دایم لە سۆشیال میدیای هەتا ئێستا ئەمڕۆ کە ناونیشانی ئەم بەرنامەیەمدا نابوو لە چەند جێگا لە فەیسبوک نووسراوە ئێمە کوردین حەقمان چێ بەسەر فەڵەستینەوە یاخود خۆزگە باسێکی پاکتاوکردنی ڕەگەزی ئەردۆغانیشتان لە بەرامبەر کوردستانە کردە بڵێ نەمان کردووە بڵێ ناسیۆنالیستەکان نەبن و کوردایەتی نەبێت کە هەمیشە و دایم پۆستاڵ پەرستی هەموو دەوڵەت کۆنەپەرستەکانی ناوچەکەن و لە هەر شوێنێکە دەسەڵاتێکی کۆنەپەرستیان دەرجی بێت کە نۆکەرایەتی بکەنەوانە سێودویان لێکرد بێ و کۆی کە ئەم قسەیە بۆ ئێمە شتێکی سیر بێت کە ئێمە بۆچی باسی تووشیان ناکەین بەستمەوەیە ممکنە پرسیارە لە ئێمەمانان بکرێ ئێمە لە کوردستان ئەو کارمان چی داوە بەسەر فەڵەستینە ئێمە مشکلەی خۆمان هێجارێ کوردستان خۆی ژێرچەپۆکەی دەوڵەتەکانی دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکەیە مەسەلەی فەڵەستین بۆ بێ کێشەبێ بۆ ئێمە خەڵکی غەزە ئاوارابن دەرەکرێنەوەوانە ئێمەش دەرەکرێن ئێمەش ئاوارابین بۆ بێمە لەسەر مۆزۆی فەڵەستین ئەمەە هەڵبینێ پێم خۆشە جوابی تۆ بیستم لەسەرم من ئەواڵم ئەوانەی ئەوڵەدارە تۆزی شارەت پێکرد لەسەر فاشیزمی ئۆردۆغانی و دژایەتی لەگەڵ مافی خەڵکی کوردستان لە تورکیا لە کوردستانی عێراق ئەڵان لە ڕۆژاوا و لە کوردستانی سووریا وتومانە قسەمان کردووە پشتیوانیمان لە هەر خەباتێکی خۆزانە لەو بابەتانەوە کردووە و قەرزداری کەس نین لەو بابەتەوە بە تایبەت ئێمە کۆمۆنیستەکان و ئازادی خوازان لە هەر تەجربەی حتا خەباتی هەخوازانە لە کۆمەلگای کوردستان شار لەو بابەتەوە سابقە و پێشینەیەکی زۆر ڕۆشنترمان هەیە احتیاج بە قسەیەکی زیاتر ناکە بەڵام من ئاواڵم ئێوە وەختەی کۆڕەوەکەی ساڵی 91 ڕوویدا و ئەو کارەساتە تووشی خەڵکی کوردستانی عێراق بوو هەرە و ناسیۆنالیستانە و ئێمەی کۆمۆنیستیش بۆ ماوەت ئەوە بە شەریعەت بۆ بێدەنگە ئەوە بۆ لە ئەم ئێش و ئازارەی کە ڕژیمی فاشیستی بەعز سەپاندوویەتی بەسەر خەڵکی کوردستانی عێراقا بێدەنگن ئایا ئەو وەختا کرا بڵین ئەرێ کۆمەڵانی خەڵک لە ئەوروپا لە هەر کوێی دنیا بۆ ئەو جۆرەی پێویستە کاردانەوە نیشان نادەن ئەی بۆ زۆر جارەڵێن ساڵهای ساڵە و بەڕاستی حەقیشە بەدەیان و ئەڵان نزیکە بێتەوە لە 100 ساڵ خەباتی حەقخوازانە لە بەشەکانی جۆراوجۆری کوردستانە بەرابەر بە دەسەڵاتە استبدادەکانی مرکز لە تاران بێ لە بەغداد بێ لە ئین بێ هەمیشە دای باسمان کردووە بەشێک لە کارنامەی ڕەشی دەوڵەتان و حتا هێزە سیاسەکانی کە بەشێک خۆشیان بە چە بزانیوە پرۆڕوسی بوون ئەوە بووە بە گوێرەی پێویست پشتیوانیان لە خەبات و مبارزەی حەقخوازانە لە کوردستانان نەکردووە ئەگەر حەقی ئەو گلەیان لەوێ هەیە بۆ بێ وەختێ ئەم پاکتاوکردنە ئەم پاکسازیکردنە ئەم وێرانکردنەی غەزا ئەوەی 2 ملیۆن ئینسان تووشی ئەو سەرنوشتە بکرێت کەشێک وجدانی بێ لازم ناکە سیاسی بێ کەسێک ئینسافی بێ کەسێک ئەحساسی بێ چۆن نەتوانێت بێدەنگ بێ چۆن نەتوانێت بڵێ بە من مەربوط نییە ئەویش لە دنیای ئەمڕۆدا دنیای 50 ساڵەوە پێش نییە کەس ئاگای لە کەس نەبێ تو هەر ڕۆژە هەر دەرد و ئێش و ئازارێک لە ئەو پەڕی وڵاتێکی چکۆلەی ئەفریقایی و گرتوویەتی تا ئەمریکای جنوبی تاگاتە ئاسیا تاگاتە ئوسترالیا ABC بەرحاڵ ئێش و ئازار بە تۆش منتەقلە بێ من هەر ئەمڕۆ بیسم عاقبەت 2 دانە نێرسی کۆنەپەرستی ئیسلامی محەجەبەی نەوعی حەماسی جەهادی لە بیمارستانەکانی ئوسترالیا کاریان کردووە نەخۆشی یەهودی چۆتە لایەن وتویا گەر بەدەستی من بێ کوژم هەر بۆیە لەسەر کاریان دەرکردووە منەڵام دەستیان خۆش بێ دەرەک دنیا ئاوایە دەنسە بە نەزەرم
ئەو کەسانەی کە من ئەزانم جریاناتی ناسیۆنالیست خوددورن لە حەقخوازی لە ئینسان دۆستی لە هاوسەرنوشتی ئینسانی قسم لەوان نییە ڕووم لە کۆمەڵانێکی بەرینتری جەماوەرە خەڵکە زۆر پراگماتیستی بڵن جا ئێمە کارمان بە وەزە نییە با دەبێت کارمان بێ چونکی عاقبەت ئەگەر بمانەوێ خەباتی هەخوازانە لە کوردستانیشا بەهێز بێ تۆ بێ لە خەباتی هەخوازانە لە شوێنەکانی دیکەش پشتیوانی بکەیت تۆ بێ ڕواڵەتێکی هەخوازانە هەر لەو کۆمەڵانی خەباتکاری خەڵکی کوردستانی سووریە و ئێران و عێراق بەدەستەوە بدی خۆشی چییە هەرو کوردستانی سووریە هاوپەیمانی دەوڵەتێکی فاشیستی وەکو نەتانیاهوو بێ هیچ جێگای ئفتخار نییە و کارە بکرێت بە پێچوانەوە گەورەترین زەرەر و زیان زەرەرە عاقبەت من بە تەجروبەی خۆم لە کوردستانی ئێران خەباتێکی جەماوەری حتا نظامی چەکدارانەی کە تیا بەشدار بووم نزیک 12 ساڵ حتا لە بەشە نظامیەکە افتخارمانەوە بوو توانی بوومان شکل بدەین بە ڕەوتێکی ئازادی خواست بەرابەری خواست چەپ لە خەباتی شۆڕەجێرانەی کوردستانی ئێرانە کە لە سەراسەری دنیا ئەونەی دەنگمانگەی ئەونەی قسەمانگەی عاقبەت هێزی ئینسان دۆست هێزی ئازادی خواست هێزی چەپ هات پشتیوانی لێ کرد و ڕواڵەتێکی ڕۆشنی بوو لە نێو خەباتێکە کە بۆ حەقخوازی و بۆ بەرابەری خوازی سازمانە ئەوە زیاتر قسەی پێویست نییە بیرەکەنەوە کەسانێک گوابیرەکەنەوە کەماکان معنایەوەیە بۆ چوون سیاست وە کردەوەی کۆنەپەرستانە جێگای مەبەستیانە هیوادارم ئەوە لە هەر خەباتێکی حەقخوازانە لە کوردستان دوور بێ دقیقەنەوە وایە لە لایەکی تریشەوە ئەگەر بڵین ئاستی بڵین ئەرزشەکان و بەها ئینسانیەکان هێندە بێتە خوارەوە کە کوشتنی 2000 مناڵ لە فەڵەستینە پشتێکی ئاسایی بێ و ئەوە نەبێت کە ڕاتشەشێنێ و ئاوارەکردن و دەربەدەرکردنی 2,200,000 فەڵەستینی لە غەزە کە خۆیان ئەساسەن ئاوارن لە فەڵەستینەوە لەوێ نیشتە جێبوون بەشیشان کلیلی ماڵەکانیان پێ لە یافا و حیفاکە هاتوون لەوێ لە ئوردوکەکان ئاژین ئەگەر ئەمە بێ بۆ ستانداردی کە لە ناو ناوچەکەیە ئینسانی پێ مامەڵاکرێ لە هەلومەرجێکی لەم بابەتەیە ئەگەر کوردێکیش شتێکی دەستگیر بێت و ئەوانە ئەوە لە چینی باڵا دەست و لە بابەتی بەرزانەکان و تاڵەبانەکانن کە لەسەر خوێن و فرمێسک و نەهامەتی و نەداری خەڵک خەریکن سەرمایە گوزاریەکەن و سەرمایەکانیان کەڵەکاکەن ئەمە ئەو واقعەتێکمە بیناسیین ئەم هاتنە خوارەوەی بە ئەرزش و بەها ئینسانەکان بەم جۆرەوەی کە لە فەڵەستینایی بینین هیچ کاتێک هیچ جوڵانەوەیە کە زەڕێک ئازادی خوازی زەڕێک ئینسان دۆستی تیا بێتوانە ناتوانێت سوودی لێ ببینێ ممکنە کوردێک بەشێک لە کورد سوودی لێ ببینن بەڵام ئەو بەشە لە کورد سوودی لێ بینن کە لە کوردستانە ئەیان بینین چۆن چۆنی مامەڵە لەگەڵ سادەترین خواستکەویش خواستی موچە وەرگرتنە لەلایەن مامۆسایانەوە ئەکەن گەبگەڕێنەوە بۆ بابەتی یەکەممان ئەو دەسەڵاتەی ئەو کوردەی کە پشتیوانی لە ئیسرائیلەکە ناتوانێت لە بەرامبەر خەڵکی کوردستانی شاوەکو پارتی وێچێتی نەبێ وەکو ئایلێ بەرزانین تاڵەبانی نەبێت تاڵانکار و خوێن مژ و خۆ دەوڵەمەندکەر نەبێت لەسەر حسابی ئازار وەشکنجیەوە ڕاستە منیش هەرەو نەبڵم مناڵە مەگەڕانی و ئاوا بیرەکەنەوە چۆن نەتوانن لە دژی سیاسەتی فاشیستی بەعس کە تعریبیە کرد کەرکک و دەوروبەر هەرستا کێشە لەسەرەوەی زەویەکانیان بۆ وەربگیرێتەوە وەختە تۆ 2 ملیۆن کەس ئەوی لە باریکەیەکی وەکو غەزە هەتا کە عاقبەت تیا ژیاون تیا هەستاون تیا زیندگیان کردووە عاقبەت بە هەموو ڕۆژە ڕەشیەکانیەوە تۆ بڵێ من نەخلیانەکەم بەنظرم ئەو جەریانە ئەو فەردە ئەو کەسەی بەرابەر بەوە بێلایەن بێ ئەچێتە بەرەی ترامپی فاشیست کە بەزەیانە وەگەوەی عاقبەت مەجموعەیە 2 ملیۆن گیاندار کە هیچ فکریان نییە بیرکردنەوەیان نییە هیچ ئەحساسێکیان نییە هیچ ئیمکان و دەرامەد و ئومێدێک بەوەی کە عاقبەت لەسەر ئەو بستەخاکەی کە پیان بڕاوە کە ماڵێکی لە دروستکراوە دەجاریش ڕووخاوە بە دەلیلی فاشیزم باس
ئەوە بێحساس بێ وەگەوەی دێ پەلەوەر کە ئیرادەیەکیان نییە قیناکە 2 میلیۆن نەفرن ئەیان نێرین بۆ سەحرای سینا و ئەیان نێرین بۆ شوێنە بیابانەکانی ئۆردن و قەیچەکە با لەوێ بن بەڵام ئەو لەوێنە قرارە کازینۆ و هۆتێل و سوزانم جێگای تەفریحگای بۆ سەرمایه‌دارەکانی ئیسرائیل و ئەمریکا و هەرکوێ یەکێم دنیا لێ دروستکە دروست بە خەل ئەو بێحساسە عاقبەت هیوادارم هەمیشە و دایم ڕەوتی ئازادی خوازانە و بەرابەری خوازانە لە خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە هەر بەشێکیە بە قووەتر بێ بەهێزتر بێ ڕواڵەتێکی ڕۆشن نیشاندا مەسەڵەن هەر ئەو دەرەجەی لەم ساڵانی ڕابردوو لە کوردستانی سووریە دەرەجەیە لە ئەقداماتی مثبەت و پێشکەوت و خوازانە کراوە بۆ یەکانێ جێگای پشتیوانی بووە لە ئاستی جیهانیشە باوجودیەوەی ئەو هێزەی لەوێنە حاکمە بەلحازی بیر و باوەڕ و سیاسەتەوە لەگەڵ من و تۆ زۆریشی تفاوتەیە بەڵام لەلایەن پێشکەوت و خواستترین نووسەران و ئاکتیڤیستەکانی دنیاوە ڕۆژی کۆبانی ڕاگەیەنرا بوو پشتیوانیشاندانی کرد بۆ پشتیوانی کرد دەرنەتیجە بە نەزەرم ئەمە بۆچوون و سیاست و کردەوەیەکی زۆر نامرۆڤانەیە نائینسانیە هیوادارم پەرە نەگرێت زۆر باشە دەست خۆش ڕەحمانیان کاتمان گیان ساعت و نیەک تقریبان لە بەرنامەکە لێرەیە بێ کۆتایی پێبێنین و ماڵاوای لەگەڵ لە بینەرانمان بکەین تاکو و یەکتر دیتنەوەیشی تر زۆر سپاسی تۆ و بینەران و بیسەران کاتتشان سپاس بۆ تۆ هەر بژیت بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامی هەفتەی داهاتوو هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامرانی ئەسپێت کاتێک و شەوێک یا ڕۆژێکی خۆشتان هەبێت لەر جێگایەکە